بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز بەیانیتان باش سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە کۆنتترۆل و لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتان نابین بۆ هیوای تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆ بێتە مای سوود و زانیاری بۆ ئێوەی عزیز. سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن بیسەر و بینەری ئێمن هیوای تەندروستێکی باش و بەختەوەری تامۆ دەخوازین. ئازان و خۆشەویستان لەو تەور و بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن گۆشتێکی تەندروست و بێزیان بناسینەوە کاتێک دەچینە قەسابخانەکان چۆن بزانین کە ئەم گۆشتە شیایی خواردنە ئایا بە ڕنگ و ڕووی ئەم گۆشتەدا دیارەکە هیچ زیانێکی نییە وەروەها تا چەند گرنگی بە ئەو مۆرە بدەین کە بەسەر گۆشتەکانەوە هەیەەوە هەروەها تا چەند دوور بکەینەوە لەو گۆشتانی کە لەسەر شەقامەکاندا دەفرۆشرێت وە بزانین پزیشکی ڤێتەنی لەو بارەیە چی دەڵێت چۆن ڕێنماییمان دەکات کە گۆشتێکی باش و تەندروست هەڵبژێرین وەروها لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لەوە دەکەین کە دایکان و باوکان تا چەند گرنگە هانی منداڵەکانیان بدەن بۆی کە بەردەوامن لە پرۆسی خوێندن وەروها هەمیشە گەشتبینی پێشکەش بە منداڵەکانیان بکەن بۆ پێیکە بتوانن قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتویی جێبەجێ بکەن کە هاوکارمان ئیمرانەمین لە هەولێرەوە ئەو تەورێمان پێشکەش دەکات. وڵایزان هەوڵش دەدەین لە ڕێگەی پاملێرانمانەوە لە چەند شوێنێک زانیاریتان بۆ بگوازینەوە و هەروەها کۆمەڵێک ڤیتی و پیچەر و زانیاری تریشەیە لە درێژایی پرۆگرام بە پێی کات و مەجای شەڵا لە خزمەتان ئابین و پێشکەشتانەکەین دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوا و پلەکانی گەرمای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. لازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە خۆراکێک دەکەین کە ڕۆژانە زۆرێک لە هاوڵاتیان و بەردەوام کۆنتاکتمان هەیە لەگەڵیەوە بەکاری دێنەویش گۆشتە بزانین لە قەسابەکان لە نێو بازاڕەکاندا کام گۆشتە تەندروست و باشە ئێمە بتوانین بیکڕین و چۆن بیناسینەوە وەروها دوورکەوتنەوە لە گۆشتی کە زیانبەخشن چۆن بیناسینەوە کە زیانبەخشە و بەکاری نێنێ گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عارف پزیشکی ڤێتەنەری. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتەن. کاک دکتۆر لە بازاڕەکاندا چۆن گۆشتێکی تەندروست و باش بناسینەوە کە لەوانەیە کەسانێگە بن سەیری ئەم گۆشتە بکەن هیچ ئاماژەیەکی خراپ بەم گۆشتەوە نییە بەڵام بۆ نەگە پزیشکێک بیناسێتەوە سێری بکە دەزانێت کە ئەم گۆشتە شیایی خواردن نییە. بەڵێ سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم هەڵبەت ئەگەر بە شێوەیەکی گژگیرتر بابەتەکە بە ڕوژێنینیا باسیکەین گەنگەشێکین سەلامەتی خۆراک کە سەلامەتی گۆشتی ژەچێتە چوارچەوەی ئەو بابەتی کە پێوترێ سەلامەتی خۆراک سەلامەتی خۆراک بایەکی گرنگی با بڵین بەدیهێنان و دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروستە هاوکات پایەکە لە پایە سەرەکیەکانی ئاسایشی خۆراک کە هەموو نەتەوە کۆمەڵگەیەک ئەتوانم بڵێم ئەساسی بنیادنان و پێگاتنی دائەنرێت هەتاکو ئاسایشی خۆراکی دەستەبەر نەبێتوانم بڵم ئەو نەتەوەیە ئەو میلەتە ئەو کۆمەڵگەیە ژیان و داهاتویان با بڵین هەمیشە لەژێر هەڕەشەیە و مسۆگەر نییە.
هەڵبەت گۆشت کە سەلامەتی گۆشتکاتێتە چوارچێوەی سەلامەتی خۆراکەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەچێتە چوارچێوەی ئەو سیستمی کە من ئاماژەم بۆ کرد و خۆراکێکی گرنگە کە ڕۆژانە هاوڵاتی با بڵێن بەکاری دێنێ لە ژەمێ لە ژەمەکانی ڕۆژانەی خۆیدا گرنگە لەسەرەوەی ئەو گۆشتی کە هاوڵاتیەگاتە سەر سفرە و خوان و ئەو خوانی کە بەکاری هێنێت گۆشتێکی تەندروست بێ. گۆشتی تەندروست هەڵبەتە بۆ ئەوەی تەندروست بێت لە سەرچاوە دەست پێکات تاگاتە سەر سفرە و خوانی هاوڵاتیەکە. ئەمە وەکو هەموو جارێڵم بازنەیەکی داخراوە پێویستە ستاندەر و پێوەری تایبەت بە بەرەمهێنانی ئەو گۆشتە تەندروستە یاخود با بڵێن گەیشتن بە سفرە و خوانەکانی تێدا فراهەم کرابێ. ئێمە وەکو کوشتارگەکان هەڵبەت بەشێکی گرنگی ئەو بازنەیە پێگەیەدین کە پێوترێ کۆتاجار بەرهەمی گۆشتێکی تەندروستە. هەڵبەت گۆشتێکی تەندروست لەسەر چاوەکەوە ئەبێت کۆمەڵێک ڕێوشێنی پێویستی لەگەڵا ئەنجام درابێت تاکو ئاژەڵێکی تەندروست پێ ئەلەم قۆناغەدا هاوڵاتیشی ئاسایش دەتوانێت ئاژەڵێکی با بڵین ناتەندروست لە ئاژەڵێکی تەندروست جیاب بکاتەوە هاوڵاتیکی ئاسایی سەر کۆمەڵکە. بەڵام کە گەیشتە کوشتارگەکان و ڕێوشێنە پێویستەکانی گرت ئەمە لە زانینی هاوڵاتی دەرەچێ. هەڵبەت لە سەرەتایە کە هاوڵاتیەک بۆی ئاژەڵێکی زین و لە ئاژەڵێکی ناتەندروست کۆمەڵێک ینی ڕێوشێنی زۆر سادە و ساکار هەیە توانێت پەیڕەوی بکە هەر لە مەسەلەن تەماشاکردنی ئاژەڵەکە پێگاتەکانی دەرەوەی تەماشاکرد بینی لەسەرەوەی کە مەسەلەن ئەلەم ئاژەڵەیە ڕەنگێکی بەنەوعێکی بینی لەسەر پێستەکەی بۆ نمونەگە سوورێکی ڕەونەقدار بۆ ئەمە نیشانەیە بۆی هەوکردنی هەیە گەرشینێکی تاریک بوو حاڵەتی گانگرینی هەیە مەسەلەن ئەگەر سپیەکی کرێژدار بۆ ئەمە حاڵەتێکی مشەخۆری هەیە سەیری شەویلکە و گوان و ناوکی ئاژەڵەکە هیچ ئاوسانێکی تیانە بێ سەیری مەسەلەن هیچ دەردراوێ لە چاو لوت و دەمیا بەدی نەکرێ هیچ پاشەڕۆیەکی ئاوی و مەسەلەن خوێناوی تێدا نەبێت لە کاتی ڕێکردنی ئاژەڵەکە ئەگەر بە شێوەیەکی ناتەندروست بێ بازنەی با بڵێن هەمیشە ڕێئەکە هەڵس و کەوتی با بڵێن شەڕەنجێزە بێ بۆ نمونە ئەگەر توش بوو بێ کە ئێمە حاڵەتمانە بۆ زۆر گازی یاخود با بڵێن حاڵەتی ئێمە هاری سەگی پێوترێ ڕێبیەسی پێوترێ گومانکردن سەسپێکتی ڕێبیەس دزیزی لەکەی نەخۆشیێکی ڤایرۆسی مەترسیدارە بۆ هاوڵاتی ئەوە تۆ یەکسەر ئاژەڵەکە خۆی هەڵس و کەوتی شەڕەنجێز دەرەچێ جگەلەوەی کە مەسەلەن وەستانی ئاژەڵەکە وەستانەگە سەری بەرەو سەرەوە بێ پەلەکانی کرد بێتەوە یاخود کەوت بێت و سەری بۆ دواوە بوو بێ یاخود ئەمە هەمووی نیشانەی ئازار و بوونی نەخۆشیە. هەیە بۆن لە ڕێگەی بۆنەوە چەند بۆنێکی ینی ناتەبیعی وەکو ئەسیتۆن و وەکو دەرمان و چی ئەمانە نیشانەیە بۆ ئەوەی کە ماژەڵە یاوە تا پێش بەکارهێنانی دەرمانی پێدراوە کە لە ڕێگەی با بڵێن ئێمە پێوترێ دراگ ڕسیجیوەڵ ئلیمنت کە تێی پەڕاندەوە حەدە و کێشەی تەندروستی بۆ هاوڵاتێکە دروستەکە ئەگەر گۆشتەکەی بەکاربێنێ ئەو لە ڕێی بۆنکردنی ئەو دەرمان و ئەسیتۆن و شتەیە هەر پێش سەربڕینەکە ئەتوانم بڵێم بەدی ئەکریا ئاژەڵی خۆی ئەدات بە بربەستێکا سەری ئەنێ بە دیوارێکەوە یا ئەوەتانی ینی کۆمەڵێک نیشانی پێش سەربڕین هەیەمە هاوڵاتێکی ئاسایی دەتوانێت جیای کاتەوە لەسەرەوەی کە ئەم ئاژەڵە تەندروستە یاخود ناتەندروستە کە دەگاتە لای ئێمە هەڵبەت لای ئێمە بۆکو پێموتی لەو بازنەی کە باسمان کرد بۆی گۆشێکی تەندروست کۆتاجار بەرهەم بێ گرنگ و سەرەکیە ئەو بەشەی ئێمە بە دوو لاین کارەکەین لاینێکیانەوەیە کە ئێمە لە ڕێی تیمە پزیشکەکانەوە دەستنیشانی ئەو نەخۆشیانە بکەین کە هەرشەی ڕاستەوخۆن بۆ سەر تەندروستی هاوڵاتی یاخود هاوبەشن لەگەڵ مرۆڤەکانە پێوترێت زوونۆسس دزیز یاخود نەخۆشی مرۆژاڵیەکان کە ئەمە بە دوو ستێپە ستێپێکیان لە پێش سەربڕینە چاودێریەکرێت ینی نەخۆشیەکان دیارەکرێت ستێپێکیان لە پاش سەربڕینە کوشتارکردنەکەی بیتە ناو کوشتار و پرۆسی کوشتارکردنەکەی پێەکە ئەمە لە ڕێی تیمێکی تایبەتەوە بۆ نەخۆشییان ناگەڕێن لاینێکی کە کێمە هەر کاری لەسەرەکەین ئەویش زۆر گرنگە لەو بەرهەمێنانی گۆشتێکی تەندروستە ئەویش پرۆسی بەرهەمێنانەکەیە چێکم پرۆسی بەرهەمێنانی گۆشت ئەگەر بێت و بەستاندەر و پێوەرە دیاری کراوە زانستیەکانە تێپەڕ نەکە کۆتاجار گۆشتەکە تەندروست نییە
جا من بەر لەوەی باز لەمانە بکەم ئەمێ ئاماژە بۆ بکەم هاوڵاتیکی ئاسایی زۆر بەلایەوە تەبیعیەڵە خۆ من لەوەتەی هەم هەر مەسەن لەسەر شەقامەکان گۆشتم کڕیوە یا لە ماڵی خۆما سرم بڕیوە ئەم پرۆسەی کە باسیەکەی و ئەم معقەدیکایە هیچیشیمان نەکردو تووشی نەخۆشیش نەبووین کە ئەمە هەڵەیەکی زۆر باوی ناو کۆمەلگایە کە باجەکەی ئێستا دەدەین بڵاوبوونەوەی نەخۆشیی زیاد لە ڕادە لە ناو کۆمەلگایەکە یعنی تا ئاستی بڵاوبوونەوەی نەخۆشی ینی بەڕێژەیەکی زۆر بەرزبوونەوەی نەخۆشی شێرپەنجە و جگە لە شێرپەنجە دەیان نەخۆشی وەکو جەڵدەی دەماغ و وەستانی گورچی لە و جگەر و ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو لێکدانەوە با بڵین ناجۆرەی کە لە ناو کۆمەڵگەی ئێمە ساڵانی ڕابردوو هەبوو گویان بە سەلامەتی خۆراک نەدابوو. ئەوجا لە پرۆسەی بەرهێنانی گۆشتەکە وەکو پێم وتی چاودێریکردنەکەی بە چەندین مەرحەلایەتیە بەڕێ هەر یەک لەو مەرحەلانە گرنگی و با بڵین پێویستی خۆی هەیە کۆتاجار بەرهەمی گۆشتێکی تەندروستمانە داتی. کەواتە کاک دکتۆر لەبەرەوەی ئێوە لە کوشتارگەن من ئامارێکم گوێ لێ بۆ ڕاستەکەی بە دەقیقی ئێستا نازانم چەند سەد تەنێک لە ماوەی مانگێک یاک دوو مانگ بەس لە کوشتارگی سلێمانی کە تیمەکانی پزیشکی ڤێتەنەری ڕەڤزیان کردووە بۆ گۆشتە بچێتە بازار. کەواتە ئەم مەترسیە گەورەیە باش ئەمە ئەوێ هاتووەتە ئەوێ چەندی ئەگەر لەوە لە دەرەوە قەسابخانەکان سەریان بڕی بێ یاخود کوشتارگەکانی تر پێیان نەزانی بێ بۆ ئەو دیارترین ئەو هۆکارانە چین وایان کرد ئێوە و گۆشتانە ڕەڤزکەن یاخود ئەو نەخۆشیە باوانە چین لە ئاژەڵەکانە هەیە دواتیش ئێت بۆ گۆشتەکە و دێتە سەر سفرەکانی. بەڵێ ئێمە بە ماوەی تەنها 30 ڕۆژ لەلایەن تیمی پزیشکیەوە سەر و 10 تەن گۆشت کاکاتە 10,000 کیلۆ بەس بۆ ناو شاری سلێمانی 10,000 کیلۆ ینی 10,000 خێزان ڕێگریمان کردووە لەسەرەوەی کە چەند جۆرێک نەخۆشی کە وجودی مانگێکە 30 ڕۆژات 10,000 بۆ 10,000 خێزان تۆ لەو نەخۆشیانە پارێزراوە ئێمە بە ڕێگەی زانستی لە ناومان بردووە. هەڵبەت نەخۆشیەکان ئێمە ڕۆتینی ینی ئێمە ساڵانە مانگەکانمان دیاری کردووە هەندێ وەرزەکانمان دیاری کردو کۆمەڵێ نەخۆشی لە وەرزێکی معەنە لە مانگێکی دیاریکراوە بوونی هەیە ئەوەی لەم وەرزەیە کە زۆر زۆر باو بوو لە چوارچێەوەی ئەو 10 تەن گۆشتەیە کە ئێمە دیاریمان کردووە و دواتر ڕەتمان کردوەوە لە ناومان بردووە هیچ لەوانە نەخۆشیەکە پێوترە کەیزیەس لیمفادینایتەس کەیسیەس لیمفادینایتەس نەخۆشیێکی بەکتریە هۆکارەکەی بەکتریایەکە ناوی کۆراین بەکتەر سیرۆتیوبەرکلۆسە ئەم جۆرە بەکتریایە ئەتوانم بڵێم تەنگچەڵەمەیەکی زۆر بۆ تەندروستی هاوڵاتی دروست دەکات بە نمونە دروستکردنی دوومەڵ و برین و ئاوسانی لیمفەگرەکان و ئاوسانی سپڵ و جگەر تەمانە چیتە لای دکتۆرەڵێ تۆ سپڵت ئاوساوە ئاوسانی سپڵ هۆکاری زۆر زۆرە لە مرۆڤەکانە بەڵام عەقلی بۆ ناچێت کە جۆرێک لە بەکتریا هەیە لە ڕێی خۆراکەوە بۆی جۆزێتەوە دکتۆرە بەڕێزەکەش کاچێت ئیشی ئەوە نییە هۆکارەکەی بۆ دیاریکە لە چیەوە تووشی ئاوسانی سپڵ بە نادیاری لای نەخۆشەکە ئامێنێتەوە لە سپڵ ماوساوە نازانم چیە و چی نییە هیچیشم نەکردووە. طبعا ئەم نەخۆشی کۆراین بەکتەرە یەکێکە لەو نەخۆشیانی یا با بڵین کەیزیەس لیمفادینایتەسەی کە ئێمە لە ئەم مانگەیە یاخود لەم وەرزەیە دیاریمان کردو بەشێکی بەرچاوە سپڵ و جگەر دائاوسێنێت جگە لەوەی کە سپڵ و جگەر دائاوسێنێ لیمفا گرێکانە ئاوسێنێ دوو مەڵ و برینێ لەسەر جەستە دروست دەکات ئازار لە پووز و ڕانەکانە لە سکە ئازار لە سەرە تا یعنی ئەمە کۆمەڵێک لەو نیشانانەیە کە ئەم بەکتریایە لە مرۆڤێکی توش بوو کە بەو بەکتریایە لەشە یا با بڵێن لە جەستەیە لە تەندروستیە بەدیار دەکەوێت و ئێمە لە میانەی ئەوەیە لە ناومان بردووە یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئێمە لە ناومان بردووە بۆ نمونە پۆکس ڤایرەس کە نەخۆشیەکی ڤایرۆسیەوە پۆکس ڤایریدیە و یا با بڵێن هۆکارێکی ڤایرۆسێکە پێوترێ پۆکس ڤایریدی ئەمە لە ئاژەڵان نیشانەکانی ئەگەر ئاژەڵ خاوەن ئاژەڵەکان بۆی بیناسنەوە یاخود هاوڵاتێکی ئاسایی لە ئاژەڵێکی توش بووە ئەمە هەوکردنێک لە لووت و چاو و ئاژەڵەکە دروستە بێ لیمفەگرەکانی ئاوسێ برینێ لەسەر یا با بڵێن زیبکە لەسەر جەستەی دروست دەکات مەسەلەن ئەم نەخۆشیە تووشی تەنگە نەفەسیەکە ئاژەڵەکە کە یاتە کۆندامی هەناسەی بە تەواوەتی با بڵێن تەنگە نەفەسەکەی درک پێکرێکە یاتە کۆندامی هەرسی تووشی سکچوونێکی جاری وا هەیە خوێناویە کامە لە بە گوێرەی
ڕێکخراوی تەندروستی جیهانی پاراستنی تەندروستی ئاژەڵ یاخۆ ڕێکخراوی جیهانی تەندروستی ئاژەڵ کە OIE پێوترێ ئەمە لە زۆربەی وڵاتەکان و عێراق و کوردستانیش بەشێکی زۆر با بڵین ئەوەیە کە نەخۆشیەکەی تێدا بڵاو بێت هیچکی کە لەو نەخۆشیانی کە ئێمە لەم مانگەیە لیپتۆسپایرۆسە نەخۆشی زەردوویە جۆنزسە یا جۆنزسی پێوترێ لیپتۆسپایرۆسس هۆکارەکەی بەکتریایەکە پێوترێ لیپتۆسپایرای پێوترێ ئەمە بە دوو قۆناغ نیشانەکانی لە مرۆڤ دەرەخات کۆتا قۆناغی یا قۆناغی دووەمی بەداخەوە دەبێتە هۆی لە کارکەوتنی کاری جگەر و گورچیلە و هەوکردنی پەردەی مێشکە لە زانستی پزیشکیا مێنێنجایتەسی پێوترێ واتە هەوکردنی پەردەی مێشکە ئەمیش هەر لە چوارچێوەیە سارکۆسیس نەخۆشیێکی مشەخۆریە پرۆتۆزوایە هەر لەم مانگەیە بەشێکی زۆر زۆریەتی کە ئێمە ڕەتمان کردوێتەوە ئەمە 200 جۆری هەیە بەشێکی بەرچاوی زوونۆستن و نەخۆشی بۆ ئینسانە گوێزرێت واتە نەخۆشیەکانی کە ئێمە لە مانگەیە دیاریمان کردو نەخۆشی زۆر زۆرە هاوشان لەگەڵ ئەوەشە ئێمە زۆر بە وردی کارمان لەسەر ڕێگریکردن لەسەر گواستنەوەی نەخۆشی تای خوێنبەربوون کردووە شوێ لەم هەفتەی پێشووە لە پارێزگای نینەوە کەیس تۆمار کرا لە مرۆڤ حاڵەتی تای خوێنبەربوون هەڵبەت کە لە پارێزگایەکی وەکو نینەوەیە وجودی هەبێ ئێمە مەترسیەکی ڕاستەوخۆمان لەسرە چونکە ئاژەڵ ئێمە لە ڕێگەی سووریاوە بدێتە بە نینەوە و یا با بڵێن بە شاری مووسڵ و دێتە کوردستان و لێرەش ئەبێ چاودێریکەین ئێمە هەموو حاڵەتێت تەبانەم نەخۆشیە پێوتە کرایمیان کۆنگۆ هیومۆرێتیک فیڤەر ئەمە نەخۆشیێکی ڤایرۆسیە و ڤایرۆسەکە ناوی نەیرۆڤایرۆسە ئەمە تیکبۆرنە ئێمە لە قۆناغی پێش سەربڕینی ئاژەڵەکە دیاریەکەین و هەڵی ڕەتکردنەوەیەتی. کاک دکتۆر ئێوە پشکنەکان چۆنچۆنی ئەنجام دەدەن چەند جۆر پشکنینەیە پشکنینی فیزیکیە یاخود چۆنچۆنی و پشکنیان هەڵبەت ئێمە قۆناغی بەرهەمهێنانەکە ناخود باس لە قۆناغی چاودێریکردن و دیاریکردنی نەخۆشیەکانەکەین کە لە ڕێگەی دوو ستێپۆیە پێش سەربڕین و پاش سەربڕین هەڵبەت لە پێش سەربڕینە ئێمە فیزیکیە و لە ڕێگەی بەکارهێنانی ئامێرە پزیشکەکانی وەکو سیستسکۆپ و تێرمۆمیتەر و ئەمە کلینیکەل ساینە یاخود نیشانی سەریریە لە ئاژەڵەکەیە دەرەکەوێت توانێت لەوێدا پزیشکی بەڕێز بڕیار بدا لەسەرەوەی کە گومانی فڵان نەخۆشی لەیەکرێت و ڕێوشێنی پێویستی خۆی بۆ لەگەڵا بەکاربێنێ کە دێتە قۆناغی کوشتارکردن ئاژەڵەکەەوە پێوترێت پۆست مۆرتەم واتە ئەو تیمەی کە لەوەیە لە ڕێگەی فیزیکیەوە نیشان ینی بابنێ و نیشانانەی کە لەسەر لاشەکە وجودی هەیە پشکنینی ئۆرگانەکانی ناوی لەشی ئاژەڵەکەیە سیستمی لیمفاتیکی یا لیمفەگرەکانی ئاژەڵەکەیە چێکم هەریەک لەوانە بۆ خۆی لە ڕووی زانستی پزیشکیەوە نیشانەیەکەیە ئایدنتێکە بۆ نەخۆشیەکی دیاریکرا و معەن کە ئەتوانم بڵێم لە کاتی کردنەوەی لاشەیە بەڕێژەیەکی دقیق نەخۆشیەکانمان پێ دیاریەکرێ لە ڕێگەی وەکو پێموتی ئاماژەکانی کە لە ئۆرگان و لیمفەگرەکانی ناو لاشەی ئاژەڵەکە هەیە حاڵەت هەیە تۆ تەوەقوعیەکەی ناتوانانی دڵنیابی لێ کە ینی کە ئێمە لە وەکو زاراوەی زانستی پزیشکی کۆنفێرمی ناکەین تاقیگەمان هەیە لە ڕێگەی تاقیگەوە ئێمە بڕیارە دەین لە چارەنووسی ئەو لاشەیە و دڵنیابینەوە لەسەرەوەی کە کەیسێکی دیاریکراو کە ئێمە پێشتر تەوەقوعمان کردووە وجودی هەیە و بەڕێگەی زانستی لە ناوێت زۆر باشە کاک دکتۆر بابەتێک هەیە بە گریمانەیەک دابنین یەکێک لە خانەوادەکانی و هاوڵاتیانە ئێستا گویان لێمەیە گۆشتێک ئەبەنەوە ماڵەوە بەڵام ئەو گۆشتە یەکێک لەم نەخۆشیانەی تایە یاخود مەترسیەکی لەم نەمەترسیانەیە باس چ بەکتریایەک بێت ئەو ڤایرۆسە بێت بێگومان گۆشتەکە یاخود لە ماڵەوە لە فلێزەر بۆ ماوەیەکدا ئەندرێیان دەکوڵێنرێ دەبرژێنرێ یاخود لە ناو ڕۆن سوور دەگرێت و ئەم قۆناغانەی کە بەسەر گۆڕانکاری گۆشتەکەیایەت هێشتا وەکوم نابێت و هۆی خاوەنکردنەوەی گۆشتەکە لە ناوبردنی بەکتریاکە ئەمە پرسیاری دووەمیش بە خواردنی ژەمە خۆراکێک کافی بۆی هاوڵاتی ئەو کەسەی ئەیخوا تووشی ڤایرۆسەکە بێ یاخود دەبێت چەندین جار ئەم بابەتە دووبارە بێتەوە دەست خۆش من لە پرسیاری دووەم تۆ دەست بە وەڵامکردنەوە کەم هەڵبەتە ئەو نەخۆشیانی کە لە ینی بابلین ئاژەڵ هۆکارن بۆ گواستنەوەی بە ژێرەی بابلین راپۆرتەکانی WHO CDC بابلین سنتەری خۆپارێزی و کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکانی ئەمریکا دەڵێ لە 10 نەخۆشی گوازراوە
کە لەم سەردەمایە بوونی هەیە 6 هۆکارەکە یا ئاژەڵەیە بەروبوومە ئاژەڵیەکانە ینی ئەمە خۆیان ڕێوشێنی تایبەتیان گرتوۆتە دەرس بەر کە لە ڕێگەی چەند پێکەوە پێوەڵێت تاک تەندروستی پلانەکانی خۆیانیان داڕشتووە کەواتە خۆ ئاژەڵ و لەگەڵ بەرهەمە ئاژەڵەکان هۆکارێکی سەرەکی نەخۆشیە گوازراوەکانی ئەم سەردەمەنە لە نیپاتەوە لە ئیبۆلاتەوە هەر لە کۆڕۆناتەوە هەر لە ئایدستەوە ینی هەرچی نەخۆشیەکی گوازراوی ئێستا لە جیهان و کۆمەلگەی جیهانی سەرقاڵ کردو یا لە ڕێگەی ئاژەڵەوە بووە یاخود بەروبوومە ئاژەڵەکان بووە هەڵبەت دوو جۆر کاریگەری لەسەر تەندروستی ئینسان دروستەکە ئەم نەخۆشیانی کە هەن چ ڤایرۆسی بێت چ بەکتیری بێت چ مشەخۆری بێکە هۆکارەکانی نەخۆشین ڕاستەخۆ خودی خۆی نەخۆشتەخە یاخود کاریگەری دوورمەودای هەیە لەسەری کاریگەری ڕاستەخۆکان ئێمە مەسەلەن گرانەتە بۆ نمونە حمەی ماڵتایە تای ماڵتا ئەمە ڕاستەخۆ لە کاتی بەکارهێنان و مامەڵەکردنت لەگەڵ ئاژەڵێکایە کە هەڵگری ئەم جۆرە بەکتریانە تۆ تووشی نەخۆشیانە ڕاستەخۆ بدی یا با بڵێن دوورمەودا جاری وایە ساڵ و 2 ساڵ و 3 ساڵی پێچێ ئەمە کاریگەری چییە کاریگەری ڕاستەخۆی بەکتریاکە یا ڤایرۆسەکە یا مشەخۆرەکە نییە بەکتریاکە ژەهر دروستەکە ئەم ژەهرە بەشێک لەو ژەهرانەی کە هەن کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر تەندروستی لە داهاتوە لە ئۆرگانەکانی لەشی ئینسانە دروستەکان کارەکاتە سەر گورچی لە گورچی لە سستەکە کارەکاتە سەر جگەر کاری تێکەیات و بە هەمان شێوە کاری سستەکە کارەکاتە سەر شانەکانی مێشک تووشی تەلەف و با بڵێن هەڵوەشانەوەیە بێ دوجار بە جەڵدەی دەماغی پێڵێن بە ئەمریکا لە ناو کۆمەلگایە باوە فڵان کەس گەنجە هیچ عیبێکی نەبوو لە بڕێکە تووشی جەڵدەی دەماغ بوو ئەمە کاریگەری جۆرێکی زۆر لەو ژەهرانن کە لەوانێ ساڵ و 2 ساڵ لە ئەنجامی کەڵەکەبوون و کۆبوونەوە و دەستکردن بە تەلەفکردنی خانە و شانەکانی مێشکەکان هەڵبەت بۆ پرسیاری یەکەمیشە کە بەڕێزت باسی لێوەکەی ئێمە لە پرۆسیجەری بەرهێنانی گۆشتەکەی مامەڵەیەمان کردووە لەگەڵ ئەو حاڵەتانەی کە لە ئێمە دەرئەچن شوێ هەندێک حاڵەت هەیە تۆ حاڵەتی لە ئەنجامی پرۆسەی بەرهەمهێنانەکەەوە ئەگەری بەرکەوتنی بە بەکتریا هەیە یەک نمونەی زۆر بەسیت هەیە لە کاتی قۆناغێ لە قۆناغەکانی با بڵین پرۆسەی بەرهەمهێنان پێوترێت دیسیکنین پێستە داماڵین تەمان کە لە ماڵەکانە زۆر يعني ڕۆتینی معاملەی لەگەڵاکەن ئێمە زۆر بە وردی معاملەی لەگەڵاکەین چەندین جۆر بەکتریا و ڤایرۆسێ بە پێستە و لەشی با بڵێن بە پێستە و خوری ئەو ئاژەڵەوە بوونی هەیە بە نمونە و پۆکسی کە من باسم کرد ڤایرۆسە 3 مانگ ئەو ڤایرۆسە لەسەر با بڵێن ڕیش باڵێ مووی ئاژەڵەکەیە ئەمێنێتەوە ڕووی دەرەوە خوریەکەی خوری ئاژەڵەکەیە ئەمێنێتەوە ئەمە بەرکەوتنێکی بەرگۆشتەکە هەبێ خۆی ئۆتۆماتیکی گۆشتەکە تووشی بەرکەوتنەکە و دەست بە گەشەکردن و خراپبوونیەکە ئێمە بە جۆرێک پرۆسیجەرەکە ئەنجامەدەین هیچ بەرکەوتنیە لە بینی پێستەکە و گۆشتەکەیە یاخود ئەو کارمەندەی مامەڵە لەگەڵ پێستەکەیە کا لەگەڵی گۆشتەکە وجودی نەبێ پرۆسەیەکەی کە ئێمە هەمانە بەر لەسەر بڕین ئێمە تقریبا 6 بۆ 12 ساعت گلیە دەینەوە تەنها ئاویینێ بۆی گلایکۆجینی لەشی گل بدەینەوە ئەم گلایکۆجینە دوجار عملێکی ئۆتۆ ئیمیونەکات کە هەرچی بەکتریا بەڕووی لەشی ئاژەڵەکەەوەی هەیە لە ناوی بەرێ هەڵبەت ئەمە چەندین قۆناغ ئەو ڕێوشوێنە پێویستانەی خۆمانی لەگەڵاکەین تا دەگاتە مەرحەلەی چێڵین کە 12 ساعت دەخینە ناو بەڕادەوە 0 بۆ ناقص 1 ئەمە هەم دوو ئیشی لەسەرەکەین گەشەی هەموو میکرۆبەکان لەسەر لەشی ئاژەڵەکە ڕاگرین لەو دەرەجە حراری 0 بۆ ناقص 1 یعنی ئیتر ناهێڵین گەشە بکە میکرۆبەکە لەسەر زۆر زیانی هەیە کە گەرما و گەرم گۆشت بخورێ زۆر بەتەشیدی یەکێک لەوانەیە کە زیانی هەیە ئەمەیە کە بۆت باسەکەم ئەم چێڵینەی کە گرنگە بۆ ساردکردنەوەی لاشەی ئاژەڵەکە نێڵی میکرۆبەکە لەسەر لەشەی یا لەسەر لاشەکە دەست بە گەشەکردن و دروستکردنی ژەهر و کۆتاجار ناتە ینی بابڵین خراپکردنی گۆشتەکە بکە ڕاستەخۆکەی خۆی بەرکەوتن لەوانەیە ناوسکەکەی لە کاتی ئیڤازیرێشنی پێڵێن عملی داماڵینی ناوسکەکەیەتی کە خۆی پڕێتی لە بەکتریا لە کاتێکا بپچڕێ کونێکی تیاابێ بەر لاشەکانم هەیە دەڵێم گۆشتە جوانە شۆمەوە ئەن هیچ لەوانێ زیانی نەبێ بەڵام هەر ئەو بەکتریانە دەمێنەوە شۆردنەوە هیچ کاریگەریشی نییە لەسەر هەڵبەتە ئەمە من باسی ناو لە هینەکەین ناو کوشتارگاکەین کەەوە عملیەمان کردووە دوو ئیشمان لەسەر چێڵین کرد یەک گەشەی میکرۆبمان ڕاکرد دوو شێڵڤ لایف یاخود ماوەی هەڵگرتن و فرۆشتنی لە بازارا بەرزکرایەوە ئەمە لای ئێماکرێ
لای کەیبان و یاخود با بڵین لە ناو ماڵەکانە کە معاملەی لەگەڵاکرێ ئێمە زانین 0 بۆ 6 پێوترێ زۆنی مەترسیدار زۆرێکی بەکتریا دەست بە گەشە و دروستکردنی ژەهرەکەن لە بینی 0 بۆ 6 پلەی سەدیا هەڵبەت کە تۆی کوڵێنی لە 6 بەرەو ژوورە یعنی پلەی کوڵاندن لە 6 بەرەو ژوورە کاتێکە کەیبانوێک لە ماڵەکەی مامەڵی لەگەڵاکە ئەو 6 پلەیە زۆرێک لە بەکتریاکان کە بوونی هەیە لە ناوەبا بەڵام بیرت نەچێ بەشێکی ژەهرە مەترسیدارەکان هەیە لە پلەی کوڵانیشە لە ناو ناچن لە ناو مەنجەڵەکە لە ناو ناچن یعنی بۆ پلەیەکی گەرمی زۆر زۆریش ئەو ژەهرانە توانای خۆگرتن و بەرگریکردن لە لێکەڵ وەشانەوەکەن ئەمە مەترسیەکە لەسەر تەندروستی دروستەکەن دوو لەواتێ ئەو کەیبانوە لە کاتی مامەڵەکردن لە گۆشتەکە بەر لە لێنانەکەی تووشی بەرکەوتن ببێ لەگەڵ نەخۆشێکە برینێ لە دەستیا هەبێ یاخود بە ئیهمالی و مامەڵە بکات دەستپەرێ بۆ گوێی بۆ چاوی بۆ دەمی یا ئەوەتانێ دەستی بەر خۆراکێکی کاکەوێت کە دەستی لە ناو گۆشتە سوورەکەیە بۆ نەخۆشی هەبووە بۆ خۆراکەی گوێزێتەوە هەڵبەت گرنگە هۆشیاری کەیبان و لە ناو چێشخانەکەیە بوونی هەبێت تا کۆتاجار خۆراک هەر گۆشنا سەوزەیە میوەیە هەرچیە لەمانی کە ناویێنەی خۆراک گرنگ ڕۆڵێکی گرنگە بینێ کەیبانەکە کە کۆتاجار تەندروست بیخاتە بەر دکتۆر وامان لێ هاو من زۆر گۆشتە خۆم تر نەیخۆین نا زۆر مامەڵەکردنیکی تەندروست لەگەڵ شتێکی زۆر دکتۆری سمەر وەڵامی وەگرم با گریمانێک دابنێ من گۆشتێکم کڕیوە بەڵام ئەو مەترسیانەی لەسەر ڤایرۆساویە بە یەک جار خواردن بە یەک جار یەک پار و یەک ژەم کافیە بۆی من تەواو ئالوودە بم بەو ژەهر و ڤایرۆسانە یاخۆت ڕەنگە چەند جارێکە بێ ئەمە دووبارە بێت ژەهرە و وەکو پێم وتی کاریگەرە دوورمە و داکە جاریوە 2 ساڵەخانە یعنی ئەو ماوەیەکی زۆر زۆرە لە ئەنجامی بەرکەوتنی بەردەوامت لەگەڵ ئەم زۆرە ژاراوی وەکو پێم وتی تۆ بەردەوام بەرکەوتنی لەگەڵ یابێ بۆ ماوەیەکی زۆر درێژخایەن کەڵەکە بوونی ئەم ژەهرانە کاریگەریەکە لەسەر تەندروستی ئینسانەکان دروستەکەن جا ئەمە هەر گۆشت وانە بۆ زانیاریت میوەژ وایە سەوزەش وایە هەرچی جۆرە خۆراکێکە بە شێوەیەکی ینی وەکو پێم وتی سەلامەتی خۆراک ئێستا خەمێکی زۆر گەورەی کۆمەڵگەکانی جیهانە لەبەرەوەی دەزانن مەترسیەکەی چییە بۆ ئایندەیان دەزانن لەسەرەوەی کە ئێستا ئەگەر ڕێوشوێنە پێویستەکان نەگرنە بەر نەوەکانیان بەرەو چووە زۆر باشەکە دوتۆ زۆر بە کورتی دابنین ئەگەر هاوڵاتیەک بچێتە قەسابخانەیەک و گۆشتێ بکرێ بە ڕەنگڕووی ئەم گۆشتیا دیارە کە بە کەڵکی خواردن نایەت زۆر جار دەبینین گۆشتەکە لە هەنێ شوێنیە مۆر بووتەوە فرۆشیارەکە دەڵێت ئەمە هیچ زیانێکی نییە و ینی کێشەینی ئایا چۆن بیناسیینەوە بە دقیقی ڕنگ وەکو بۆم باسکردی ئیندیکیتەرێکی زۆر گرنگی هاوڵاتیە بۆی بزانێ لەسەرەوەی کامە گۆشتێکی باشەیە گۆشتێکی خراپە ئەڵبەتە تۆ ڕەنگی سەوزە بێ شینە بێ ڕەشە بێتەوە ئەمانە خۆی لە خۆیان ئەگەری بڵاوبوونەوەی بەکتریای لێکرێ لەگەڵ ئەمانەیە بۆ نەکاتەوە گۆشتە ینی گۆڕانکاری لە ڕەنگ کافی نییە بە تەنیا بۆنیشی لەگەڵا دەگۆڕێت بۆن خێراتر ئای گۆڕێت خۆی پرۆتینە و توانم کانگایەکی زۆر باشە بۆ ئەوەی کە میکرۆب یا بە تایبەت بەکتریاکان لەسەری گەشە و نەشونماکەن و تێشی بدەن هەڵبەتە ڕەنگ دەورە بینێ بەڵام بیرت نەچێ پرۆسی سەرمای ناو ساردکەرەوەکانیش ڕەنگی گۆشتەکە گۆڕن کە ئەمە لەگەڵ منێگە توانم لێکی جیاکەمەوە بەس هاوڵاتیشی ئاسایی زەحمەتە بۆی مەسەلەن سووتانەوە بە سەرمای ئەم گۆشتە لەگەڵ تێکچوونێکە لێکی بکاتەوە ئیلا لەگەڵ تێکچوونی ڕەنگەکە ئەبێ بۆنەکەشی گۆڕانکاریەکی بەسەرا هاتە بێ گرنگترین شت لەوە من بە هاوڵاتیان ئەڵێم خۆیان لەم سەرێشە و ئەمە بە دوور بگرن نەچنە هیچ دوکانێکی گۆشت فرۆشەوە ئەگەر زۆر دڵنیانە بن لە پاک و خاوێنی ئامێرەکانی کە بەکاریە هێنێ لە ناو دوکانەکەیە دوکانی گۆشت فرۆشێکەیە لەگەڵ پاک و خاوێنی کوێ پێوترێت دروستی هاوڵاتێکی کە مامەڵی لەگەڵاکە دوجاریش ئەو مۆرەی کە لە کوشتارگەکانە بوونی دکتۆریانی بەم وردەکاریانە ینی بەڕاستی دیسانیشەوە دەمەوێت بڵێم نامانەوێت ڕسقی کەس بکڕین بەڵام بەس کافیە تەنها لە هەرێمی کوردستان لە هەموو پارێزگاکان کۆمەڵک شەقامی سەرەکیمان هێژادەمان هەیە تیانە گوزەر بکەیت یعنی سەر و دوو سەر و سێسەر نییە تا سەدانیش بژمێرە
دوکانەکان لەسەر جادەکان هەر هەڵگەنەواسیەوە بۆ بەرخۆرە تاوەواز لەوانش بێنە لەسەر جادەکان و شەقامەکان 1 نەفەر و 2 نەفەر گۆشت دەفرۆشن. باشە مەترسیە حکومەت چۆن یعنی بەدواداچوون ناکاوتمان ئاسایشی خۆراک کۆمنیتی خۆراک ئەوەندە گرینگە گیان وا گرنگی پێەیە. جارە پێش هەموو شتێ گرنگە لەسەرەوەی تۆ هاوڵاتی ڕاهێنی یاخود هۆشیارکەی تۆ لەسەر مەترسیەکان هاوڵاتی یەکەم جار ینی ڕاهاتنێکی بۆ بکەی کە لەسەرەوەی کە ئەم بابەتە مەترسیەکی جدی لەسەر تەندروستی هەیە. دوجاریش حکومەت دەبێت بە جدی بێتە سەرکار من هەموو جارێ ئەم قسەیم کردوتەوە حکومەت بەڕاستی وەک پێویست نییە لە ئاستەلامەتی خۆراکە دەبێت دامەزراوی بۆ دامەزرێنێ دەبێت یاسای سەردەمیانە چاودێری ورتر کۆتا جارەتوانم بڵێم ئەو بەرهەمە خۆراکی یا خۆدا ئەو سەلامەتی خۆراکێکی ئێمە تەمەنایەکەین بەدیدێ لە زۆر باش زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاڵاو عارە پزیشکی بێتەنەوەی سپاس کە میوانی ئەم بەرنامەیەماوی دەستخۆش دکتۆرگیان سپاس بۆ جەنابەکانت بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک. بەڵازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین لەسەر دروستکردنی کولێرە بەڵام لە ناو تەنورە دیارە ئەمە جۆرێکە لە بەرهەمێکی نانی و بەلەزەتە ئێمەش بینەری دەبین. تقریبا سەرنوێکی خەریکی ئەوی شەید لەگە خێزانم ئەو تەندورەمەدانە و خەریکی کولێری کوردین لە ناحەی حاجیەوە ئیشی جوابان نەبوو دوای نیوەڕۆیان فکرما کە دەتوان بعد ئیشی بۆ خۆمان دۆزینەوە و خۆی پێ بخافڵێن وەردەوە خەریکی ساڵنوێک خەریکی ڕۆژانە سەعات 12 هەویەکەی دەشێت سەعات 2 تەندور دارەخێن تەندورەکە حازیان دانخێن لە سەعات 3 وێز لە کولێرەکردنێ دەکەین کوردەوە لە کولێرەکانەکە لە سەعات 3 بە دووەوە خۆم تەندورەکەی دارەخەم دارەکانی بۆ رەشکەم حازی دەکەم تەندورەکان ئەویش پێوەرەدا منیش کولێرەکان لێ دەکەمەوە دەش فرۆشم ماوەی ساڵ و نیوێکە لەگەڵ هاوسەرەکەم و مناڵەکانم خەریکی ئەم کارەین هاوڵاتیان زۆر سەردانمان دەکەن
سەردانمان دەکەن و خواستیان هەیە بۆ کولێرە کوردەواری خەڵک زیاتر گەڕاتەوە سەرشتە کوردەواریەکان کولێرەی کوردەواریش تام و چێژی خۆی هەیە لە چاو کولێرەی بازاڕی فەرقی زۆرە هەر وەک شێوازی کۆن ئێمەش دەیکەین هەر تەندوری گڵە و بەدار دەیکەین و لەسەر شێوازی کۆن ئێمە دەیکەین ئەو کولێرەکان دەکات و میش پێوێدە ڕۆژانە سێ جۆرمان هەیە کولێرەی سادەمان هەیە کولێرەی زەریشمان هەیە بە ڕەشکە و شمڵی جۆشمان هەیە وەڵا زۆر ئاسوودەین گە ڕۆژێک نییە ئێمە دوکانی زۆر بێتاقەت دەبم ناتوانم لە ماڵ دانیشم وڵاتزان و خۆشەویستان دەچینە لای پەیامنێران مامزانی زانیاری چیە لە شار و شارۆچەکان سەرەتا دەچینە پارێزگای سلێمانی ڕامیار وەردەگری ڕامیار سڵاوی خوا لێبێت و زانیاریەکان چین لە سلێمانی بەڵێ سڵاوی خوا لێبێت دانیار بەیانیتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی مەراسیمەکەیە بۆ ڕاگەیاندنی ینی هەواڵی دامەزراندنی کۆمەڵێک لە دەرچوی گەشت و گوزار لە کاتێکدا لە ساڵی 2014ەوە مەسەلەی دامەزراندنی دەرچوان لە تەواوی هەرێمی کوردستان بە پاساوی قەیرانی دارایی وەستاوە ینی ئێستا ژمارەیەکی زۆر لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە بێکارن لە ماڵەوەن ئەوەش گرفتێکی گەورەی بێکاری لە هەرێمی کوردستانە دروست کردووە ینی ئێستا لێرە لە سەروبەندی خەڵکوژادنا دەوترێت کۆمەڵێک ینی دامەزراندن کراوەتەوە نازانین شێوازی دامەزراندنەکە چۆنە بێت زانیاری زیاتر لە کاک عەلی وەردەگرم بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی بزانین ئەوانەی کە دادەمەزرێن کێن ئەوانەوە ئایا دەرچووی چ ساڵێکن کاک عەلی سڵاو لێ بێ سوپاس بۆ چەند نابێت سوپاس دەکەم ئەوڕۆ هەماڵی دەرچوونی کۆمەڵێک لە دەرچوانی گەشت و گوزار هەیە کێن ئەوانەی کە دادەمەزرێن و دەرچووی چ ساڵێکن ئەوانن کە گەشت و گوزاریان تەواو کردووە یاخود بەشەکانی دیگەر سەرەتا پیرۆزبای ڕۆژی یادی گەشت و گوزاری جیهانی دەکەم لە هەموو خاوەن پرۆژە گەشتیارەکان لە دەرچوانی گەشت و گوزار دیارە ئەمڕۆ یەکێک لە پەیامەکانمان بۆ دەرچوانی گەشت و گوزارە کە نەک لە کەرتی حکومی لە کەرتی تایبەت واتە ئەم بڕیارە کە ئێمە بڕیارمان لەسەرداوە بۆ سازدانی هەلیکاری زیاترە بۆ ئەوانەی لە بواری گەشتیاریە بڵین شەهادەیان هەیە لە ئاسی زانکۆ پەیمانگە ئامادەی ئێمە لە بنکە گەشتیاریەکانی خۆمان لێرە بەدواوە بڕیارمان وایە لە 180 کارمەندانی ئەو شوێنە گەشتیاریە ئۆتێلە مۆتێلە ڕێستۆرانتە یاخود هەر کۆمەڵگەیەکی گەشتیاریە لێرە بەدواوە دەبێت لە 180 ئەو کارمەندانە بن کە دەرچووی کۆلێژی بەشی گەشت و گوزارن یاخود پەیمانگان یاخود ئامادەین ئەمەش بۆ هەر ئەوەیە بتوانین هەم بە شێوازێکی مۆدرێنە و بە شێوازێکی باش ئەو کۆمەڵگە گەشتیاریانە بتوانین بە کەوادر و بە پسپۆڕی تایبەتی بواری گەشتیاری بەڕێوە ببرێن و لە لایەکی کەشەوە سازدان و هەلی کارە بۆ هەموو ئەوان کەسەدا مەزرێنەوەنیدا ئێمە لە سلێمانی زیاتر لە 1500 شوێنی گەشتیاریمان هەیە کە مەڵەتی گەشتیاری هەیە هەوڵە دەین لەو 1500 شوێنە کە کافتریایە ڕێستۆرانتە ئۆتێلە مۆتێلە گوندی گەشتیاریە سەیرانگاکانە هەم ئەو شوێنانە هەوڵە دەین ئەمانە جێگا بکەینەوە لەو کۆمەڵگە گەشتیاریانە چکە ئێمە مۆڵەت تازە ناکەینەوە بۆیان بۆ خاون پرۆژەکان یاخود مۆڵەتی نوێ نادەین ئەگەر بەو سیستەمەی کە دامانەوە سەتاسی پێک نەهاتبێ لە دەرچوانی گەشت و گوزار ئەمارانی کە لاتانە چەند دەرچووی گەشت و گوزار ئەمای ڕابردووە هەیە کە دانەمەزرا بڵاوەکەینەوە لە ڕۆژانی داهاتوو داتاکان و فۆرم پڕەکرێتەوە لەلایەن ئەو سێ بەشە ئامادەی پەیمانگە کۆلێج دامەزرانەکە چ پێوەرێکی هەیە مەسەن خەڵکێکی زۆر دەرچووی گەشت و گوزارە بەڵام بە چ پێوەرێک دامەزرا بە پێی پێداویستی بن کە گەشتیاریەکەیە بۆ نمونە هۆتێلێک پێویستی بە ڕسێپشن هەیە بۆ نمونە دوو دەرچووەکەیە ینی بە خاڵە بە چۆن شوێنی و دەرچوێدا بە پێی پێداویستی هەر کەسێ بە پێی پێداویستی شوێنەکە هەوڵە دەین
ڕێژەیەک دیاری بکەین لە هەر سێ بەشەکە بگرێتەوە نەک هەر بۆ یەکەم بۆ کۆلێژ بێ لە هەر سێ بەشەکە بەپێی پێویستی ئەو کۆمەڵگە گەشتیاریە. دەست خۆش بێت سواز بۆ جەناب دیارە دانیار دەمێ باز لەوە بکەم یعنی نزیکەی ئێستا دەرچووی دانەمەزرا و لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە ینی تەنها بڵێن بنمونە بەشی گەشتوگوزار وەرگی نزیکەی 35,000 کەس دەبێت ینی کە تاوەکو ئێستا دانەمەزراون چاوەڕێی دامەزراندنەکەن و لە هەمان کاتە بەشەکانی دیکەش ینی خۆپشاندانی دەرچوانی دانەمەزرا و لە هەرێمی کوردستان بەردەوامە ڕۆژانە ینی ناڕەزایی و گرفتیان هەیە لە دانەمەزراندنیان بۆیە ینی ئەوانەی کە ئێستا هەیە دەوتێت دادەمەزرێت نازانێت ینی بەهۆی هەڵبژاردنەوەیە ینی بانگەشی هەڵبژاردنە یاخودنا چونکە تەنها بەشی گەشتوگوزار نییە کە پێویستیان بەوەیە کە دامەزرێن چەندان بەشی دیکەی پزیشکی و بەشی دیکەی وەکو مامۆستایانن پێویستیان بۆیە دامەزرێن حکومەت تاوەکو ئێستا هیچ چەنگاوێکی نەنا وەکو سەرەتا ئاماژەم پێکرد تەنها پاسای حکومەت قەیرانی دارایی بووە بەڵام بەپێی وتەی پسوەڕانی ئابووری دانەمەزراندنی خوێنکاران هەمانەی کەتی تایبەت و لە کەتی گشتیدا وای کردووە ڕێژەی بێکاری بۆ لە سەدا ینی سێنزە بەرز بێتەوە لە هەرێمی کوردستانە و ئەمارانە بەردەوام گۆڕانکاری بەسەرادێت بێکاریەکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە کە تاوەکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی نەناوە بە چارەسەرکردنیان. بەڵێ زۆر باشە ڕامیار دەستی خۆش بێ سواز بۆ زانیاریەکانی تۆ دڵنیام لەوێ دەمێنیتەوە کە لەوێ مایتەوە وەڵامیان پرسیارە بۆ من وەرگرەوە بەشێکی زۆر لەوانەی کەوا لە کەرتی حکومی لە کەشتوگوزار و لە ناوچە گەشتیاریەکانن ئێمە زانیاری ورد و دەقیقمان لایە کە تەنانەت دەرچووی ئامادەییش نین بگرە خوێنەواریان نییە بەڵام گەلێک لەلام سەیراوانەی زانکۆ و پەیمانگایان تەواو کردو تازە بە تازە حکوومەت دەیانوێ بیکاتە گارسۆن لە کافتریاکان ینی ئەم شوێنی پێگەی زانستیانە لەکوێ و ئەوانەشی کەوا هیچ بڕوانامەیەکیانە دەبێت سەرپەرشتیاری ئەمان بن و لە کەرتی حکومی بن لەو بەدواداچوونی خۆت بەردەوام بە سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان دەچینە قەزای چەمچەماڵ بزانین لەوێ زانیاریەکان چین هاوکارمان جەلال جەباری وەردەگرین کاک جەلال سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری چالاکیەکان چین لە چەمچەماڵ. ئامارە وەرگین جەلال ئەگەر گوێبیستی ئێمە بیت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە چەمچەماڵ ئەگەر بۆمان بگوازیتەوە. کاک جەلال دووبارە سڵاوت لێبێ ئەمە دیمەنەکانی تۆ لێرەوە دەبینین پێمان بێ لە پێشانگایەکی کتێبی بەپێی دیمەنەکان زانیاریەکانی ڕۆژ لە چەمچەماڵچی دەگوزارێ و هەروەها لەو چالاکی کە بەشداریت ئەگەر بۆمان بگوازیتەوە. خی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی پێیان بێت دیارە وەک ئاماژەت پێکرد بە جۆری دیمەنەکانی و لە پشتی منەوە دیارە من ئێستا لە پێشنگایەکی گەورەی کتێبم لە قەزای چەمچەماڵ دیارە پێشنگاکە کاتژمێر هەشتی بەیانی ئەمڕۆ کراوەتەوە و ڕۆژانە تا کاتژمێر زار ناونیشان بە هەر چوار زمانی کوردی عەرەبی ئینگلیزی فارسی نمایی بکرێ و ئەوەی کە بەدی ئەکرێمای خۆشحاڵێ لە پێشنگاکەیە بوونی ژمارەیەکی زۆر لە کتێبە ئاینی و ئیسلامەکانە بە هەردوو زمانی کوردی و عەرەبی من ئەگەر سەرپەرشتیاری پێشنگاکە ئامادە بێ ماوەسا کارزانەگەر بێتە ئێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماوەساگەر پێم بڵێ با بۆ پرسیارە دەست پێ بکەم ئامانجۆ بەستان لەم جۆرە پێشنگایانە چییە؟ یەکەم پێشەکی بە خێرخەندنی کاناڵەکەتان دەکەین دەستان خۆش بێ خوا بەخێر بێن ئێمە هیچ ئامان چەکمانی لا خزمەتکردنی لەم شارەدا ئەم ئامانجەش تەنیا بۆ ئەوەیە کە کۆمەڵگا هۆشیارکەیتەوە چونکە هەر کاتێک خوێندن لە هەر شوێنێکدا بێت ئەوە کۆمەڵگەیەکی پێشکەوتون نەتەوەیەکی دروست کۆمەڵگەیەکی ئاشتی فکرێکی جوان دروست دەکات بەڵام بەداخەوە لەم شارە دەبینیت بایەق بۆشتە نادرێت ئەوەی کە بەدی ئەکرێ بوونی ژمارەیەکی زۆرە لە کتێبە ئاینی و ئیسلامەکان بە هەردوو زمانی کوردی و عەرەبی ئایا کڕیاری کتێبە ئاینیەکان بە حکمی وەبزەم ئەمە لەم ساڵە کە جەنابتان چوارەم پێشنگایەکەنەوە ئایا کڕیار وە فرۆشیاری کتێبە ئاینی و ئیسلامەکان ڕێژەکەی چەنە بەراورد بەوانی تر گومانێتیانی ڕێژەکەی زیاترە ئەگەر ئەمە ڕێژێت لە 1970 بیەوەتی لە 1950 بۆ لەبەرەوەی کتێبە دینیەکان فیترەتێکی پاکە بەخشێ بە خوێنەر ئەو خوێنەرێتی بە حەزی خۆی تێ ئەو کتێبانێتتر کابینی زۆربەی لەم شارەدا خوێنەرێکی کەمی هەیە اینجا ئەوانشی کە خوێنەوە زیاتریان قوتابینیان مامۆستانیان مەسایلی کۆمەڵە بابەتیانێ پێویستیان پێێتی بەڵام کتێبە دینیەکان بە پێداویستە چونکە لەبەرەوە پێویستی ژانی ڕۆژانەوە خواردن خۆراکە بۆ دڵی خوێنەر
کەسانی سەردانی ئێرەکەن زیاتر چێن و ئایا تەنها لە ناو قەزای چەمچەماڵ و یاخود لە دەرەوەی قەزاکەش خەڵک دێ بۆ سەردانیکردنی پێشەنگا لە چوارچێوەی سنوورەکانی کوردستانە لە ئێرانەوە لە دۆکەوە لە بادینانەوە لە ئەکریەوە لە شلاتزیەوە خەڵکی تایە بە زمانی زاخۆی قساکە لە هەموو شوێنەکانەوە تێت ئەوانەشی کە تێت چینێکی مامناوەندی وەسەڵی خوێنەرن چینێکین ئەوەن کە کتێبیان خۆشوێت نەک ئەوانێ بەداخەوە چینێکی کاربەدەست بن کە لەم شاردا دەبینی کاربەدەستەکان بەداخەومیان خەوتون هیچیان نبینەوە تقریبا لەمە 16 ساڵە کتێبخانەمان هێتا ئێستا سێ کاربەدەستی ئەم شارم نبینی بخوێنێتەوە سێ کاربەدەست ڕێژەی داشکانەکان چۆنەوە تا چەند چۆنەڵی ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان کراوە لەم پێشەنگایە ڕێژەی داشکانەکان 150 بۆ منم کتێبە بە 2000 بێ بە 1000 مەسایل زمان عربیەکە 125 ئینگلیزیەکە 150 بۆ نمونە مەسایلی قاموس و زمانی فارسیوانە 150 بەڵام عربیەکە 125 و خوێنەریشی زیاتر لەم ساڵا پێم وابێ ئەمە چوارم پێشەنگاتانە پێم وابێ بەراورد بە قەزاکانی تر زۆرترین پێشەنگا لە چەمچەماڵەکرێتەوە ئایا بەنیازن ئینشاڵا لە کردنەوەم جۆرە پێشەنگیانە بەردەوام بن ئەماکەم بە کۆتا پرسیار بەنیازی ئینشاڵا لە دەرەوەی شاری چەمچەماڵ دەست پێ بکەین و لە 11 پێشەنگایەکی گەورەکرێتەوە لێش بە خزمەتێکی باش بەشداری دەستان خۆش بێ دووبارە بەخێر بەڵێ مامۆستا شوان وەک ئاماژەم پێکرد ئەمە لەم ساڵا چوارم پێشەنگای کتێبە کە لە قەزای چەمچەماڵ دەکرێتەوە و بڕیارە پێشەنگاکە بەڵێ جەلال سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بە هیوای بەردەوامی لەو کار و چالاکیانە لەو شارەیە دەچینە لای هاوکارمان ئیمران دانیار پێم وابێت تەوەرەی دووهەممان پێشکەش بکەین لە هەولێرانەکە بە پەروەردەی منداڵەوە بە تایبەتی تر دایکان و باوکان چۆن وا بکەن چۆن هانی منداڵەکانیان بدەن لە پرۆسی خوێندن بەردەوام بنوەروها گەشتبینی چۆن ببەخشنە منداڵەکانیان ئیمران سڵای خوا لێ بێت و فەرمووەم تەوەرێمان پێشکەش بکە. بەڵێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە وەک هاوکارە ماماژەی پێکرد باس لە گرنگیدان بە پەروەردەی مناڵ دەکەین و هەروەها هاندانی مناڵان لە ناو پرۆسەی خوێندن لەگەڵ هاندانیشیان پشتگیریکردن و پشتیوانیان لە ڕووی مادی و مانەوی و ڕەخساندنی جەوێکی لە بارواران بۆ سعیکردن و فێرکردنیان و لەگەڵیان هاتوچۆ و تەواوی ئەو بابەتانە دەچینە هەولێر لە ستۆدیۆکانمان هاوکارمان ئیمران ئەمیر لەگەڵ مامۆستا زانا لەوەیە گفتوگۆ دەکەن لەسەر بابەتی پەروەردەی مناڵ و وەروە پشتگیریکردیان لە بابەتی پرۆسەی خوێندن. ئیمران سڵاوت لێبێ و سڵاو لە مامۆستای میوانی شێت لەگەڵمان بەردەوام بە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانتان کاک شەمەوتت دەچینە هەولێر چاوەڕێتانم ئینشەڵا وەرنە هەولێر ئەمە لە خزمەتتا بین. ئەزیزان و خۆشەویستان ئەمڕۆ لە هەولێر باسی گرنگجی خوێندنەکەین و هاوکات هاندانی دایک و باوک تا چەند گرنگە بە تایبەت لە وەرزی ئێستاکە کە خوێندن دەستی پێکردوەوە بێگومان مامۆستاکان و فێرگەکان و قوتابخانەکان خەریکن منداڵەکان فێریوانە زانستیەکان دەکەن بەڵام ڕۆڵی دایک و باوک بزانین لەکوێ و تا چەند گرنگە دایک و باوکی شاوکاری مناڵەکەی بێ بۆی کە منداڵێکی ژیر و زیرەک دەرچێ. ئەزان و خۆشەویستان بۆم تەوەرەیە مامۆستا زانامان لەگەڵ مامۆستا زانا زۆر خۆشحاڵین کە ئێستا لەگەڵمانی سەلامەت مامۆستا بێگومان جەنابەت هەم کتێبت هەیە هەمی شاوکات وەکو نووسین وەکو مامۆسایش ڕۆڵێکی باشە بینیوە لە ماوەی ڕابردوو حەزەکەم پێم بڵێ تا چەند گرنگە دایک و باوک هاوکاری منداڵەکەی بێ بۆ هەم پەروەردەکردنی هەم پەروەردەیەکی زانستیش بۆ قوتابخانەش کە زیرەک دەرچێت. سپاس بۆ جەنابتان بەنای خوای بەخشندە میهرەبان. منداڵ لە ژێر چەتری دایک و باوک گەورە دەبی کەواتە پەروەردەکردنی دایک و باوک بۆ منداڵەکەی چەند پەروەردەیەکی تەندروست بی زانستیانە بی منداڵێکی سەرکەوتوو بەرهەم دێ بە پشتێنی خوای پەروەردگار. بەڵام ئەگەر پەروەردەکە نەزانانە بوو هەڕەمەچیانە بوو بەبێ بەرنامە بوو ئەوە بە ئەگەرێکی زۆرەوە منداڵێکی ناباش و ناتەندروست و ناچاک و ناپەروەردەکرا و بەرهەم دێ. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە دایک و باوکێکی وا دروست بکەین کە خۆیان پەروەردە کردبی بزانین نەوەش پەروەردە بکەن کە ئەوە دوو خاڵی زۆر گرنگە هەم خۆیان پەروەردە کردبی هەم بزانن منداڵەکانیشان پەروەردە بکەن بزانە هەر تەمەنە و پێویستەکانی منداڵەکە چییە بۆی دابین بکەن. واتە سەرەتا خۆ پەروەردەکردن اینجا پەروەردەکردنی منداڵەکانە خۆ پەروەردەکردن چۆن دەبینی مامۆستا لەسەر چی خۆی پەروەردە بکە. دایک و باوکەکە بەداخەوە زۆربەی دایک و باوکەکان کە ئەوە شوو دەکا و ئەوە ژن دەهێنێ هەردووچیان ژیانی هاوسەتی پێک دێنن بەبێ ئەوەی بەرنامەیەکیان هەبێ ئایا
دوای چەند ساڵی منداڵیان ببێ ئایا دەیانەوەی منداڵەکەیان جوان پەرۆدە بکەن یاننا هیچ بەرنامەیەکیان هەیە یاننا چونێتە هیچ خولێک بۆ پەرۆدەکردنی منداڵ یاننا ئایا هیچ کتێبیان لەسەر ئەو بابەتە خوێندی تۆ یاننا ڕاوێژان بە هیچ کەس کردووە یاننا ئەوە هەموو پرسیارە کەچی بەداخەوە دایک و باوکەکان لەو بابەتە هیچ نازانن بەداخەوە ئەگەر بڵام هەر هیچیز نازانن من لەوانە پێکابم پێی دەڵێ ڕاوێژت بە چەند کەسان کردووە لەسەر پەرۆدەکردنی منداڵەکەت بڵێن درۆی دەکات دزی دەکە یان تووڕێ یان درەنگ دەخەوی ڕاوێژت بە چەند کەسان کردووە چەند کتێب خوێنێتەوە توێت تێلای چەند کەسی پسپۆر و شارەزا دڵۆڵا کەس ئەدی چ ئامرازەکەت بەکارینایە بۆ ئەو چارەسەکردنە و دەردانە یان تووڕە بوون یا خۆ تووڕەکردن یان لێدان یان ئازاردانی منداڵەکە تەواو ئەوە کۆتایی چارەسەرەکانیاندانەوە قوتابخانە دەستی پێکردوتەوە ڕۆڵی دایک و باوک لە فێربوونی قوتابخانە چۆنە بۆ منداڵ ڕۆڵەکەی لەکوێ ڕزەڵت ڕۆڵەکەی بە من لە سێ خاڵە یەکەم دایک و باوکەم خوان ڕۆشنبیر بن واتە کتێبخانەیەکیان هەبی لە ماڵەوە منداڵەکە بزانی کە کتێب لای دایک و باوک خۆشەویستە خاڵی دووەم هەرگیز منداڵ بە مامۆستا نەستە سێندرێ ئەو 6 ساڵی یەکەمە ینی چۆن بە مامۆستا کە جارۆیە منداڵەکە ناخەوی یا منداڵەکە تۆزێک جوڵەی زۆرە یەکسە درێ وڵات دەرێمە مامۆستای مامۆستا لێت دەدا ئەوە لە سەرەتای ئەو تەمەنە بچووکەی وەدەزانی مامۆستا دڕندەیە مامۆستا تشت ترسناکە لی دەدا خاڵی سێمیش زوو گرنگ باسی گەورەی زانست و زانیاری و قوتابخانە بۆ منداڵەکەی بکە ئەو سێ خاڵەی جێبەجێ بکە خۆیان کتێب بخوێنەوە کتێبخانەیەکیان هەبێ ئەگەر کتێبخانەکە گەورەش نەبی دووەم هەرگیز مامۆستا و دڕندە نیشان نەدەن سێمیش باسی گرنگی و گەورەی زانست و زانیاری و قوتابخانەی لای منداڵەکە بکەن تا دەگاتە ئەو 6 ساڵی باش یعنی دەکرێن بڵین ئەو منداڵی کە ئەو سێ خاڵە جێبەجێکەم پەروەردەیەکی باش و زیرەکی ژەبێ لە قوتابخانە بە ئەگەرێکی زۆرەوە چکە زیرەک بوون دیسان ئەوش چە خاڵێکی خۆی هەیە لەوانی مەکتەبەکە قوتابەکە بخۆ زیرەک بی بەڵام قوتابخانەکە ژمارەی تەڵەبەی زۆر تێدابی دەوامەکان باش نەبن لەوێت ئاسی دێت خوارێ یان با بڵێن خوانە خواستە مامۆستاکە زۆر باش نەبیان لە پۆلەکە قوتابێکی زۆری تێدا هەبی ئاسی دێتە خوارێ یان قوتابیەکە لەوانە ڤیتامینێکی کەمبی چاوی کەسبی لە پشتۆدانرابی واتە زیرەک بوونی قوتابی ئەوی چە خاڵێکی خۆی هەیە باشە مامۆستا من حەزەکەم باسی ڕۆڵی دایک و باوە بکەین لە بابەتی هاتنەوەی منداڵ لە قوتابخانە ئایا گرنگە لە ماڵەوە سعی پێ بکرێت و دەرسی دووبارە بۆ دووبارە بکرێتەوە و هاوکاری بن لە بابەتەکانی قوتابخانە دایک و باوک جگە لە مامۆستا ڕۆڵی هەیە لە زیرەک بوونی قوتابیەکەی بەڵێ چونکە بەڕاستی قوتابخانە یان خوێندن سێ کوچکەیە مامۆستا ماڵ قوتابی با مامۆستاکە زۆر باش بی بەڵام کە قوتابێکە هاتەوە دایک و باوکەکە لێ پرسیینەوەی نەکرد کوڕم چیت خوێندە کچم چیت خوێندووە چ ئەرکە ئەمڕۆ ئەرچی ئەمڕۆ چییە منداڵەکە یەکسەر چووە دەرەوە تا مەغریب نەهاتەوە مەغریبیش مۆبایلێکیان دادەستی یان سەیری تەلەڤیزیۆنی کرد تا خەوت ئێوە بەیان دێتە قوتابخانە بە تەمبەڵی دێتە قوتابخانە وانە بەڵام ئەگەر ماڵەکە یاسا و ڕێسای خۆیان هەبوو ماڵەکە بە شێوازێک منداڵەکەی خۆیان پەروەردە کرد کەی دەخەوی چەند دەخەوی کەی تەلەڤیزیۆن دەگوژێتەوە چەند دەستە دەرەوە و ئەرچی ماڵەوە سەعات چەند جێبەجێ دەکاتەوە حەز دەکەی منداڵەکە ئۆتۆماتیکیان ڕێکخراوە و بەیان دێتەوە بە ئەگەرێکی زۆرە و بە زیرەکی دێتەوە قوتابخانە باشە ئامۆژگاری تۆ چییە بۆ منداڵێک کە لە قوتابخانە گەڕاوە دایک و باوکی چۆن تەعاملی لەگەڵ کە تا و کاتی کە دێنێتەوە قوتابخانە ئەمە دوو دەواممان هەیە بەیانیان کە نەڕوانە دێتەوە نیوەڕوان کە دەڕوا ئێوە دوای عەسر دێتەوە بەیانیان بوو نیوەڕوان هەوڵ بدا پێشوازی لێ بکە دایکەکە باوکەکە چیانە لە ماڵێ بن پێشوازی گەرمی لێ بکەن ماچی بکەن ئەو هەکبەی پێیتی جانتایەکە پێیتی دانێن لەگەڵی ئاواشی ساردی بداتی هێوری بکاتەوە لەوانێ ڕێ قوتابخانەکە دووربی اینجا خۆشەویستی خۆی بۆ دەربڕی ماچی بکە جاریز باسی قوتابخانەی بۆ نەکە بەس جارێ هێوری بکاتەوە کە هات دانیشت اینجا ئەگەر نانوشت ئامادە بوو پێکەوە نان بخۆن و دواتر با پشوەک بدا ئەوە هەم هەروە هێورتان کردەوە پاش سعاتێک دوو هێورکردنەوەی گرینگە مامۆستا زانە بەڵێ چونکە بۆ گرنگە چونکە ئەو قوتابێکە لەوانەیە لە مەکتەب مامۆستا خۆی لێ تووڕە کردبی قوتابێک بەری دابیتەوە لە قوتابخانە ماندوو ببی ئەرچی زۆر ببی لە قوتابخانە کە دێتەوە یەکسەر بەبێ ئەوەی هێوری بکەیتەوە پێ بڵێ یاڵە ئەرکەکە چێ چ تخین ئەوڕە چ بوو چ نەبوو کا وەرەقەت بینە دەری امتحانەکە چ بوو یا ئەو منداڵە دەرێ هەم لە قوتابخانە بووە لە ماڵیش هەروە وێ ئەو منداڵە حەز بە بێزاری دەکات بۆی هێورکردنەوەی منداڵ ئارامکردنەوەی منداڵ زۆر گرینگە پاشان کە هاتەوە پاش سعات دوو سێ بە خۆیان دەزانم ماڵەکە اینجا وەرە کوڕم کوڕیشی نودەم ئەرکەکە چییە چ پێویستیە بە من هەر کاتێک کا ئیمران هەر کاتێک پێویستی پێت بوو اینجا پێی بڵێ ئەجنە با خۆی فێربی پشت بەخۆی بەستی ئەوە زۆر گرینگە منداڵەکە با پشت بەخۆی بەستی کوڕم بخۆت خشتەکەت بینە دەرێ بزانە ئەرچی بەیانی چییە
وانە بخۆت بڕۆ دوای چیت نەزانی بانگم کە ئەوەندە پێشم کرا پێت دەڵم ئەجینە دەی بخۆت پشت بەخۆت ببەستی جاری وایە دایک و باوکەکە ئەوەندە وانە بە قوتابیەکەی دەڵێن قوتابیەکە بینی و مالە 6 ئەعدادیەی دەبی دایکەکە دابنیشە ئینجا دەرسی بخوێنی واتە پۆلی 12 ئەوها و دایکشم دیتە باوکشم دیتە ڕۆژە لە ڕۆژان چاودێری منداڵەکان نەکردووە کە بخوێنن نە ئەوهاش باش هەردوو لە بە هەردوو شێوازەکە هەڵەیە مام ناوەندێکە ئەوەی زانی بابخۆ ئەرکەکەی جێبەجێ بکە ئەوەی نەشی زانی تۆ دەتوانین دوور و نزیک یارمەتی بدەی سەبسەبرا ئەرکەی جێبەجێ بکە گرینگە منداڵەکەت ڕابێنی بە کە پشت بەخۆی ببەستێ ئەوان هەر لە قۆناغەکانی سەرەتایی 1 و 2 3 دەتوانانی بڵێن ڕاستە مامۆستاسانە هەوڵ بدەین پشت بەخۆی بەسی بۆکو وتم بە پێی توانای منداڵەکەت منداڵ لەگەڵ منداڵ جیاوازە منداڵ لەگە منداڵ فرقفەردیان هەیە جیاواز نای بڵێ هەموو منداڵێک بەو شێوازێ نە سەیری منداڵەکەی خۆت دەکەی بزانە ئەرک و بەتەوەی خۆی جێبەجێ دەکەی یان نا دوایش تشکەیە کاک عیمران قوتابی هەیە منداڵ هەیە ڤیتامینێکی کمان نەخۆشیی هەیە ئەو دایک و باوکە هەر نازانن یەکسەر هەر پاڵەپەستۆ دەخنە سەرێ مامۆستاکە پاڵەپەستۆ دەخنە سەری ئێ باشە لاوازی منداڵەکە لەوانە لە قوتابخانە هۆکارێکی تەندروستی هەبی بڕن ئەو هۆکارە بۆ چارەسەر بکەن چونکە لەوانەیە چاوی کزنبی نمونە لە پشتۆشیان داناوە لە دواوی هەمویان داناوە ئۆتۆماتیکیان ئەو قوتابی ئاسنێتە خوارێ تۆش هە پاڵەپەستۆ دەخێ سەرێ مامۆستاکەشە پاڵەپەستۆی بەختە سەری هەز دەکەی ئەو قوتابیە ئاسیدا دەبەزی باشە گرینگە دایک بۆ چاودێری منداڵەکەی بکات لە قوتابخانەش کە بزانێت چۆنە و مامۆستاکانی و قوتابخانەکە و تەنانەت لە کوێژدان درراوە سەردانی قوتابخانەکردنی دایک و باوک گرینگە سەردانکردنی دایک و باوک بۆ قوتابخانە زۆر گرینگە بۆچی بۆ ئەوەی یەک بزانی مامۆستاکان بناسی جاروێ مامۆستاکە کە تۆ دەیناسی گیرفتە چی منداڵەکەی خۆتی پێ دەڵێ ئەو باشتر مامەڵە لەگە منداڵەکەت دەکات دوو بزانە ئایا لە قوتابخانە لە چ شوێنێکی پۆلەکان داناوە چونکە لەوانەیە ئەو قوتابیە نەتوانی لەسەر خۆی بکاتەوە بەڵام کە تۆچی دەرێ مامۆستاخەوە بڵێن باڵای کورتە ئەو شوێنە بوو ئەو خراپە مامۆستا ئەگە تۆزێک بینیتە پێش ئەوە خاڵی دۆم خاڵی سێمیش کە قوتابیەکە دەبینی باوکەکە یان دایکەکە دێتە قوتابخانە لێ دەپرستەوە گرنگی قوتابخانەی زیاتر بۆ دەردەکەوی ئەوە زۆر گرینگە کە قوتابیەکە زانی قوتابخانە ئەوەندە گرینگە دایک و باوک لای خۆشی گرنگ دەبی باش ئەمە ڕێڕەوەکانی قوتابخانە جگە لە قوتابخانە و وانەکانی قوتابخانە شتێک دایک و باوک دەبێت بە منداڵەکەی بڵێت و ڕاهێنانی لەسەر بکات و پەروەردەی بکات بۆ تەمەنی منداڵی مامۆستا چەند خاڵێکی ئەویش ئەوەیە هەوڵ بدە خۆشەویستی خۆی بۆ دەربڕی ڕۆژانە خۆشەویستی خۆت بۆ منداڵەکە دەربڕە لە هەر ئاستەکی تەمەنی دابوو زۆر گرینگە دووەم باش گوێی لێ ڕابگری کاتێک کە منداڵەکە قسەیەکی کرد گرفتەکی هەبوو کێشەیەکی هەبوو جوان گوێی لێ ڕابگرە زوو لە دەمی مەدەوە بێدەنجی مەکە دەزانە وز بێدە با قسەی خۆی بکە سێم هەوڵ بدە ڕۆژانە لەگەڵی دابنیشی ئەگەر ئەو قوتابیە دابنیشی لەگەڵ منداڵی دابنیشی گفتوگۆ ئەگەر بکرێ یارێکی لەگەڵ بکەی ئەگەر بکرێ قسێکی خۆش نوکتەیە لەگەڵ یەک بکەن ئەو وا لە منداڵی دەکە زیاتر باوەڕمانە بخۆی دەبی و زیاتر ئەو دایک و باوکی خۆی دەناسی زیاتر خۆشەویستی دروست دەبی بەو شێوازە ئەوە چەند خاڵێکی زۆر کورت و زۆر گرنگ یان لە باوەشکردن هەوڵ بدەیت دایک و باوک دوورکەوێتەوە لە ڕەخنەگرتن لە سەرزەنشتکردنی منداڵ سەرزەنشتکردنی منداڵ لاواز دەکات تاکە و تواناکانی کەم دەکاتەوە نە هانی بدا هەڵەکانی بۆ ڕاستکەوە بەڵام بە خۆشەویستیەوە هەڵەکانی بۆ ڕاستکەوە بەڵام بە نەرمی هەڵەکانی بۆ ڕاستکەوە بەڵام بە دڵسۆزیەوە منداڵەکە هەست بکە کە باوکەکە دڵسۆزە کاتێککە پێی دەڵێ ئاتاری خراپە ئەو دەڵێ بۆ تۆش نابی هاواری لەسەر بکەی بەڵام درێم خراپە دەرێت تۆش دەرێ بۆ کوڕی شیرینم ئەوە خاڵک ئەوە دوو ئەوە سێ لەوانێت جارێکی دیسان وە بکاتەوە کوڕی شیرینم دوو خاڵتکەی بە باز دەکەی و بۆ شوازە ئەو منداڵە هەم ناترسێ لە پرسیارکردن هەم زانستیانە بابەتەکە سیر دەکا سێمش باوەڕمانە بە تو دەبی دەڵێ ئەو ڕێگریەی باوک و دایکە لە منی دەکەن لە خۆیانەوە نییە بەڵکو ڕێگریەکە لەسەر بناغێکی زانستیانەیە لەسەر شێوازێکە کە باوک و دایکم لە من باش دەزانم جگە لە دەربڕینی خۆشەویستی بۆ منداڵەکەت چ شتێکی تر بۆ پەروەردەی منداڵ گرینگە لە سەرەتاکانی تەمەنی بیسوچی مامۆستا بۆ نمونە خوێندنەوەی چیرۆک و کتێب چ لە بەرچاوی مناڵەکەت بیخوێنەوە چ بۆی بخوێنەوە گرینگە ئەوە زۆر گرینگە خوێندنەوە بۆ منداڵ بەڵام لەوەی گرنگتر گوێ ڕاگرتن تا ئیمران زۆر پێویستە کە منداڵ قسەیکە لە تەمەنی بچوشیە ئەو منداڵە زۆر قسەی دەکەن زۆر جا گرفتەمانە دەرێ منداڵەکەم زۆری قسە دەکە بەڕاستی بێزاری کردیمە تۆ جێ لێ ڕابگرە لەگەڵی دابنیشە
تەلەڤیزیۆنەکەی بکشێنەوە ئەڵقە باڵقە سوودی ناگەینی فەیسبوک و ماسەنجەر و ئەو بابەتانە سوودێکی وای نییە منداڵەکەت گرنگترە بۆی جێ لە منداڵەکەت ڕابگرا لەگەڵی دابنیشە گفتوگوی لەگەڵ بکە با قسەت بۆ بکە تۆ پرسیار بکە بە ئەو قسەی بکە تۆ بەس گوێگر بە تی دەگەی اینجا لەوانەیە لە ناو قسەکانی گرفتێکی خۆی پێ بڵێ تۆ دەتوانیت چاسەری ینی قسەکردن دەتوانێت بڵێ هەر خودی قسەکردن دەبێتە هۆی زیرەک بوون و ژیری ئەو منداڵەیە هۆکارێکە هۆکارێکە بڵێن تۆ کە جیلی ڕدەگری لە منداڵەکە قسەی دەکات سبێن لە قوتابخانە دەتوانێت قسەی بکە بەیانی لەگە هاوڕەکان دەتوانێت گرفتەکەی خۆی چار سەر بکە لەگەڵی بەڵام ئەگە تۆ لە دەمی نەدەیتەوە واتە بەسە خۆیدا نەشتێنیتەوە بێ دەنجینەکەیت ئەو منداڵە یەک لە هۆکارەکانی زیرەکبوونی فێر دەکەی ئەویش ئەوەیە کە قسە بکە گفتوگۆی هەبی لەگە کەسی بەرامبەر باش حەزەکەم باسی گرنگی خوێندنەوە بۆ بکەی بۆ منداڵ ئەوە تا چەند گرنگە منداڵ لە بەرچاوی بخوێنرێتەوە و هاوکات بۆشی بخوێنرێتەوە وڵات گرنگەکەی وەی سنووردار نییە چکە گرنگێکی زۆر زۆری هەیە خۆزگە دایک و باوکەکان لە جێی ئەوەی مۆبایلی گران بەها دەکڕن نوشتی کەمالیاتی ماڵ گران بەها دەکڕن کتێبخانەی بچووکیان لە هەموو ماڵێک هەبایە چەند کتێبی ناملکی منداڵان هەبایە تاکو ئێوارانیان ئەو کاتانەی کە کاتیان هەیە ئاگا لەگە منداڵەکانیان دابنیشن و چەند چیرۆکە چەند قسەی خۆش پند ئامێز بۆ منداڵەکانیان بخوێننەوە ئەمە بۆچە گرنگە کا ئیمران ئەمە زۆر خاڵێکی زۆر گرنگکە لەسەری بۆچین ئەویش ئەوەیە یەکەم پەیوەندی منداڵەکە لەگە دایک و باوکە بەهێز دەکا کتێب بەڵێ دووەم زمان پاراوی لەناو ئەو کتێبەی لەوانێت چەند وشەیەکە بی منداڵەکە دەری باوکە ڕاوستە دایکە ڕاوستە ئەو شەمانای چ بوو تۆ وشەی نوێ فێر دەکەی ئەوە زۆر زۆر گرنگە سێمیش بۆی لێ دەکەی ئەو منداڵە هەز بکە کات تەرخانکردن بۆ کتێب زۆر زۆر گرنگە ئەمە کات تەرخان دەکەین بۆ کتێب حەزەکە کتێب چەند گرنگە خاڵی چارەمیش ئەوێ خۆشی لەوانەیە کۆمەڵک برادەر و هاوڕێ دۆست و هاوڕێی خۆی پیا بکە ئەویش کتێبی خۆی بۆ ئەم بخوێنتەوە ئەمە چەند گرنگێکی زۆر کە من لەوانەیە کاتەکە دەرفەتمان نەبی کە باسی بکەم بۆ خوێندنەوە بەڵام خوێندنەوە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ منداڵ باشە منداڵ ئەمە زۆر بەرنامەمان لەسەر منداڵ کردی و بەردەوام بێ پرسیار هەم کردووە منداڵ کاینێکی گرنگە دەبێت زۆر ئاگاداری پەروەردەی بین مامۆساکە زۆرێک لە کتێب دەبینین جەنابی شتر کتێب لەسەر بابەتی منداڵان نووسی و کتێب دەبینین بەرنامەی زۆر دەبینین لەسەر منداڵ منداڵ داهاتوو دیاری دەکە ئەوە نەگرینگە کە ئەوەندە گرنگجێ پێ بدرێت ئەمە منداڵ بووین بەڵێ تۆش منداڵ بووین کەواتە ئێستا گەورەکان منداڵ بووینە ئەوانەی ئێستاکە تووشی کۆمەڵک گرفتی دەرونی و خواردنەوە کحولیەکان و مادە بێهۆشکارەکان بووینە یەک لە هۆکارەکان ئەوەیە کە بێبەش بووینە لە خۆشەویستی بێبەش بووینە لە پەرۆدەی ڕاست بێبەش بوونە لە ڕێنمایی ڕاست ئەو منداڵانەی ئێستاکە کە گەورە بوونەتە پیاویان تەمەنیان گەورە بووە هەم لە ئافرەت هەم لە پیاو هۆکارێکە لایەندا هۆکار لە هۆکارەکان ئەوەیە ئەو دایک و باوکە جوان پەرۆدەی نەکردوونە بۆیە سەرژمێرە قسەی زۆر جوان هەیە دەڵێ 67 تا 170 ئەوانەی ئێستا ئاڵودەی مادە بێهۆشکارەکان و کحولیەکان بووینە لە منداڵی لیان دراوە لە منداڵی لیان دراوە و خۆشەویستیان پێ نەبەخشراوە تۆ سیرکە بزانە خۆشەویستی و لە ئامێزگرتن و ڕێزگرتنی منداڵ چەند گرنگە بۆ منداڵ کە گەورە دەبی ئەو کاتە تو بەرهەمەکەی دەدوریتەوە زۆر جارەوەی ئەمە دەڵێ خۆ منداڵەکە گەورە بوون ئێستا پێویستی کچەکەت مراحقە کوڕەکەت مراحقە ئێستا پێویستی بەوەیە خۆشەویستی خۆتی بۆ دەربڕی ئێستا پێویستی بۆیە جێلی ڕابگری ئێستا پێویستی بۆیە ڕێزی لێ بگری ئێستا پێویستی بەوەیە هاوڕێتی لەگەڵ بکەیت بزانە تا کە تەمەنی گەیشتە سەروی 20 ساڵ و ئەنە ئینجا بەرهەمەکەی دەدوێت تا ئەو کات بۆ دایک و باوکیش هەر منداڵە و پێویستی بە ئامۆژگاری و پێویستی بە گوێگرتنە باسمان کرد منداڵ لە سەرەتای دەستپێکردن بە قسە پێویستی بە گوێگرتنە ئەوە بە جوانی ڕوونت کردەوە تا تەمەنی گەورەی شەر پێویستی پێ هەتا دایک و باوکە بی منداڵ پێویستی بەوەیە دایک و باوک جێ لێ ڕابگری قسەی وتێکی زۆر جوان پێ بڵێم کاک عیمران حەکیمێک دەفەرمێ منداڵەکانمان بە ڕەگ و باڵیان بدەینێ وتیان ڕەگ و باڵ چیە گوتی با ڕەجی وەکو درەخت بیان دەینێ کە گەورەش بوون هەر کاتێک تووشی گرفتێک بوون تووشی کێشەیەک بوون تووشی نەهامەتێک بوون بێنە لای ئێمە چارەسەرێکیان بۆ بکەین و خەمی دڵی خوان لای ئێمە باز بکەن وتەنەدی ئەو باڵە بۆچیە وتی باڵیشان بدەینێ باوکو باڵندە بفڕن ئازاد بن بگەڕێن بەڵام هەر کاتێک تووشی گرفت و نەهامەتی و کێشەیەک بوون بزانن کەسێکی پاڵپشتیان هەیە کە دایکە کە باوکە جانی ڕادەگری و ڕێنماییان دەکات و چارەسەریان ئەوە دەدەستێت ئەگەر بێت و منداڵ ئیهمال بکرێت و هیچ گرنگجێک بە پەروەردەی نەدرێ
منداڵێکی چۆن دەردەچێت لە داهاتوو و ئێوە لە قوتابخانەن ینی بێگومان لەوانەیە تەنها جەنابێت بەسەتان منداڵ لە بەردەستی بێ کە ئێستا ینی لە قوتابخانە ئەو منداڵانەی کە گرنگیان پێ نادرێ کە ماڵەوە چاودێریان ناکەن کە دایک و باوەک ئامادەنین بێن لە قوتابخانە لێیان بپرسێنەوە منداڵی چۆن دەردەچن تۆ داهاتووە منداڵانە چۆن دەبینی بەڕاستی پرسیارکی زۆر زۆر گرنگە ئێستا هەر ئەو منداڵانەی دایک و باوکە کە خەمی منداڵەکەیتی لە جلوبەرجی لە خواردنی لە وانەکانی لە کتێبەکەی لە بەرکردنی کتێبەکەی کە منداڵک دێتە قوتابخانەی ڕێکوپێک گوێگر گوێڕایەل وانەکانی بە جوان دەنووسەوە زۆر زیرەکە زۆر ژیرە بەڵام ئەو دایک و باوکەکەی کە ئیهمالیان کردێ پشتگویان خستووە هەر دەرێن بڕۆ قوتابخانەی باوەڕ بکە عیمران بوونەتە بەڵا لە قوتابخانەکان مامۆستا دەناسنێنەوە قوتابخانە لەناو قوتابیەکان خودی خۆشت وەکو ئەزموو بڕۆ هەر پۆلێکی برێ ئەوە بابێتە دەرەوە ئینجا پێ دەڵێ ئەمەش بابێنە دەرەوە ئینجا دەڵێ ئەمە لەوانێ پەرۆدەی خراپ کرابن ئەمەش پەرۆدەی باش کراون بزانە چەند کاریگەری هەیە هەم لە جلوبەرێک من شتێک بە برای خۆم برێم باوکێ دایکێ با بڵێن دایک وتوتی وەرە جلی قوتابخانە لەبەرکە گورەوی لە پێکە یەکسەر بەیانی کە هەستای ئەمەش پارەی ڕۆژانت جنتایەکە هەڵگرە و بڕۆ هەڵم مەستێنە لە خەو بزانە ئەو منداڵە بە برسێتی ڕوان کراوە ئەو منداڵە بە بێخۆشەویستی ڕوان کراوە چونکە کاتی هەتا بەر دەرگا پێویستە تۆ بەخۆشەویستی ڕەوانی کەی ینی دایکەکە تەنها بۆی کە لە خەو هەڵنەستێ شەو جلوبەرجی پێ لەبەر کردووە جلوبەرەکەی لەبەر کردووە و جانتاکەی بۆ ئامادە کردووە پارەی ڕۆژانەشی داوەتێ و توێتی بەیانی هەڵم مەستێنە لە خەو کە پۆلی دوی بنەڕەتی بۆ دوو یان سێ بنەڕەتی بووە باوەڕکە هەیان بووە ساڵ تەواو بووە کراسەکەی دڕاوە پانتۆڕەکەی دڕاوە تا ساڵ تەواو بووە بۆیان چانە کردوتەوە کەچی منداڵیش وا هەیە بچووکترین نەنجیلە لە شولاری نابینی لە جلوبەرجی نابینی لە قژی زوزوق دەیبەنە لای سەر تراشخانەی ئاگانێتی پاک و خاوێنە سیر دەکەی دوو پەرۆدەی زۆر جیاوازە جا مامۆستا کامن ئەو قوتابیانەی لە قوتابخانەکانیش زیرەک یعنیوانەی کە گرنگیان پێ دەدرێ بەردەوام جگە لە ڕواڵەتی دەرەوەیان کە جوان دەبێت و ڕێک دەبێت لە ڕووی زانستیشەوە بەهێزترن بە ئەگەرێکی زۆرەوە ئەو منداڵی گرنگی پێ دەدرێت زیرەکتر دەبی بەڵام نەک 100% چکە جاروێ منداڵەکان خودی خۆی زیرەکە با پشتگوێ خراپی با ئێمە کرابی یان خۆشەویستی پێ نەبەخشراوی هاشە ئەن ئەو یاسایەمان هەیە یا ئەو یاسایە شکاندی منداڵ هەیە زیرەکە خودی خۆی بەڵام ئەوانە دەگمەنن بەڵام ئەو منداڵانێک کە بەزمامۆستا ببوورە حەزەکەم لێرە بڕم ئەوەی کە زیرەکە خۆی جگەلەوەی کە گرنگی پێ نەدراوە ئەگەر گرنگی پێ بدرێ زۆر زیرەکتر نابێت لەوانەی دیکەشکە زیرەکەن بە دڵنیاییەوە قسەکە زۆر ڕاستە زۆر زیرەکتر دەبی بەڵام کە پشتگوێ خراوە تەواو ئەوەش بزانە زۆر جاروەیە مامۆستاش دەیشتێنەوە چکە جلوبەرجی پیسە کوڕم بۆ جلکەکە دوا پیسە نام منداڵەکان دەستچێتەوە سەبر ئەو منداڵە ئێستا دەستە ڕێزی دواوە تەواو باوەڕمانێ بخۆی نامێنێ و دەست دەخۆی دەشوات باشە قوتابخانە تا چەند گرنگە بۆی کە منداڵێکی ژیر و زیرەک دەرچێت زۆری قوتابخانەکە و مامۆستاکان قوتابخانەکە زۆر گرنگە بەڵام وەکو وتم معنە قوتابخانەکە بە زانستیانە قوتابیەکان دابش بکە لە پۆلەکان مامۆستای زۆر چاچی هەبی اینجا بەڕاستی وانە لە بۆوانە 5 دقە زۆر کمە ئەوە زۆر وەکو خۆم کە ئەزمونم لە قوتابخانە هەیە ئەو قوتابی هیچ پشوەک نادا هەر بڕۆ دەرێ چکە جاروێ مامۆستاکە درەنگ دەسە دەرێ لە پۆلەکەی ئەو قوتابێ تۆزێک دەچێتە دەرێ هەوایەکان دەمژ یەکسەر زەنگ لێت داتۆ بڕۆ ئەمە هەمووی کاعیمران کاریگەری لەسەر ئەوەی ئاستی قوتابیەکە بێتە خوارەوە کە دەپشادەکە ئەگەر پۆلەکە ژماریان کەمبی جۆری ڕووناچەکە ڕەنجی دیوارەکان مامۆستاکی چاچی هەبی کتێبەکان لە کاتی خۆی جارێ مە قوتابخانە ساڵ کۆتایی هاتووە کتێب نەهاتووە ئەمە هەموو کوڕیەکانی وەزارەتی پەروەردەش وای کردووە کە ئاستی قوتابیان دابەزێت کەم کوڕەکانی وەزارەتی پەروەردە بووتە سەرەتانێک بۆ قوتابیان بووتە سەرەتانێک بۆ زانست و زانیاری لە وڵات بووتە سەرەتانێک بۆ نەهامەتی تو هیچ ساڵێک 30 ساڵە نەتوانی 30 ساڵە نەتوانی یەک ساڵ هەموو ئاستەکانی قوتاب پۆلەکان کتێب بەتەواوی دابش بکرێ ئەمە بەڕاستی سەرەتانێکە توشمان بووە ئەتو بەس بیرێ بکە عیمران بڕۆ سین دەبی چەند ملیۆن قوتابی هەبی ئەوان بۆ دەتوانن قوتابی کتێبەکان لە کاتی خۆیان دابش بکەن بۆیە من ناتوانانی کتێبەکان لە کاتی خۆی دابش بکەین ئەمەش هەمووی گرفتە بەڕاستی تووشی بووینە ئەنی جگە لەوەی کە گرنگی داکووە بوو یعنیێوانە وەزارەتی پەروەردە ژێنی هۆکارێکە لە بۆ دابەزینی کەم کورتی هەیە بەڵێ هۆکارێکە چکە تو کە قوتابی کتێبی نەدرایە
زۆربەی ساڵەکان کتێبێکی بەتوانین درایە یان کتێبی کەونی درایە یان کتێبەکان تاخیر هاتن یان هەتا مامۆستا ئەو مامۆستایە کە واستەی هەیە ئەو مامۆستایە کە پشتێکی هەیە دەستە ئەو قوتابەیە کە ئەو قوتابخانەیە کە قوتابی کمە ئەوی تریش ئەو قوتابخانەیە کە مامۆستایان قوتابیان زۆرە مامۆستای کمە چکە کەس ناچی ئیلا ئەوەی بڵێن واستەی نییە و پشتی نییە و ناتوانی لە شوێنێک مامۆستا حەزەکەم کۆتا پەیامت بۆ دایک و باوکان بۆ هەندانی قوتابەکانیان لەسەر خوێندن کۆتا پەیامت چیە؟ کۆتا پەیام ئەوەیە منداڵ ئەمانەتە ئەگەر توانای هەڵگرتنی ئەو ئەمانەتە دنیا لێمە گەڕێبێتە دنیاە لێمە گەڕێبێتە دنیا چونکە ئەمانەت پێویستی بە پاراستنە پێویستی بە چاودێریە پێویستی بەوێت تۆ کاتی بۆ تەرخان بکەیت جوانەوەتە تەنها بوونی منداڵ تەواوی پێداویستەکان پڕ ناکاتەوە بەڵکو پەروەردەکردنی دنیای قیامەتیانیش بەرپرسێت دەبێت تۆ ئاگاد لێوی پەروەردەیەکی جوانی بکەیت چاودێریێکی چاچی بکەیت لەگەڵ ئەوە خۆشەویستێکی باشی پێبەخشی تا پێویستی بە دەرەوە نەبی تاکو تۆش بتە دایک و باوکێکی نمونە ئەو وەکو نمونە سیرتان بکە و لاسایتان بکاتەوە دەستە خۆش مامۆستا زانا زۆر سپاس بۆ زانێریەکان سپاس بۆ تۆ کە لەگەڵ مامووی بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان ڕاوسەرنجی مامۆستا زانعلی بوو لەسەر بابەتی هاندانی قوتابی لەسەر بابەتی خوێندن کە بە کۆمەڵێ وتەی بەهێز بەرنامەکەی بەهێز کردیم دەچمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر وە سپاس بۆ میوانەکەشت کە ئەو دەرفەتی بێمە بەخشی وەلازان خۆشەویستان ڤیتیەکمان هەیە کە هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجە بۆی ئامادە کردوون کە کۆمەڵێ خانم هەلیکاریان بۆ ڕەخساوە بزانین ئەم کارانە چین کەم خانمانە دەیکەن پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. بەناوی خوا پێشەکی ئێمە لە سنتەری گەشە خولێکمان بۆ کرایەوە بۆ دروستکردنی شیرینی 15 ڕۆژ خولمان بینی بەشداری خولەکانمان کرد بە سەرکەوتوی لە لایەن مامۆستا ساکارەوە زۆر بە بەڕێز زۆر بە جوانی وانەکانی شەرحە کرد بۆمان دوای ئەوە بەشداری هەر لە بڵێن کۆرسەکە بەشداری خولی ئیداریمان کردووە کۆمەڵایەتیمان کردووە توێژەری دەرونی ئەمان هەمووی قسە کراوە ینی پاڵپشتێکی زۆرمان کراوە لەو ڕوویەوە سەرەتا بەس خولی دروستکردنی شیرینی بوو تایبەت و بە دروستکردنی شیرینی دوایی خۆشمان خواردنمان بۆ زیاو کرد بریانی و یاپراخ و ینی شتی کەژە ئیشەڵا بەستر ئەمڕۆ زەوانەمان دروست کردووە ئەمە یاپراخی بڵێن سڵقە ترە مشتەکانی تێکەڵە لۆبیایە و بانجانە و کولەکەی و تەماتەیە و ئەمەش بریانیە ئەمەش یاپراخی گەڵامێەوە زۆر گرنگن چونکە واکە ئێمە زیاتر پشت بە خۆمان ببەستین زیاتر بەرەو پێشچین و تواناکانی خۆمان گەشە پێ ببین و هەم بتوانین هاوکاری کەسانی تریش بکەین بیان کەینە خاوەنکاری خۆیان. ئەم پێشکی بەخێراتنی بە ڕێستانەکەم ئەم دوکانێکی ئێوە ئەمڕۆ لێرە ئامادەن و ئەیبینن لە ڕاستی ئەمە لە دەرئەنجامی پرۆژەیەکی ڕێکخراوی PDOە بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی تێراتێکی ئەڵمانی کە لە پارێزگای هەڵەبجە جێبەجێ کراوە کە تیایدا خولێکی 15 ڕۆژی بۆ 15 خانم کرابوویەوە لە بواری دروستکردنی شیرینی هەروەها پێدانی چەندین زانیاری لە هەندێک بواری ترکە لە بواری کارکردنا پێویستیان پێ بێ وەکو بوارەکانی چۆنێتی ڕیکلامکردن لە ڕێگەی سوۆسیال میدیاوە چۆنێتی تەعاملکردن لەگەڵ مشتریە چۆنێتی بازارگەری چۆنێتی بەرهەمکردنی ئەو شتانی کە بەرهەمی هێنی تو بیخەیتە بازارە و خواستی لەسەر بێت ئامادەکاریەکی تەواو کرا بۆ ئەم 15 کەسە هەروەها لە نێوەندیانە چەند خانمێک هەڵبژێران کە ژمارەیان 7 خانمە بڕیاردرا بەکردنەوەی دوکانێک بۆیان تاوەکو لە ڕێگەیەوە بە شێوەیەکی کردداری ئەوەی کە لە خولەکە خوێندویانە ئەنجامی بن هەروەها بچنە بازاری کارەوە و خوێندنیان تەواو کردووە هیچ بوارێکە ئیشیان نەکردووە ئێستا ئەتوانم من بە خاوەنی پیشەی سربەخۆی خۆیان لە ڕێگەیەوە داهاتی مانگانی خۆیان دابینکەن خولەکە ئێمە کاملەن پاڵپشتی دارایی ئەم دوکانەمان کردووە لە ڕێگەی ڕێکخراوە کە بە دابینکردنی سەرجەم ئەو پێداویستیانەی کە پێویستیانە بۆ دروستکردنی
شیرینی واتە یاخود ئەو خواردنانی تر کە دروستیەکەن واتە سەرجەم پێداویستەکانیان بۆ دابین کراوە هەروە لە هەمان کاتیشا کرێی دوکانەکەیان بۆ ماوەی 3 مانگ بە سەرجەم پێداویستەکانەوە بۆ دابین کراوە تەنها ئەوەنەی بۆی ئەوان بتوانن دەستپێکێکی باش دەست پێ بکەن و ئاسان بتوانن بچنە ناو بازاری کارە و تاوەکو دواتر لە ڕێگەی داهاتی خۆیان و بتوان پێداویستەکانی خۆیان دابین بکەن. بەڵایزان بەم شێوە بە هاوکاری هاوکارم دانیار و هاوکارانمان لە پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دوادارین جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێت تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرین ئاسوودە و کامەرانی بەخوا. پێناسەیەکت بۆ ئەخلاق کرد ئەدیوەنێت تۆش ئێستا پارەی حرام دەپەرستی ئەی ئەوەنێ دەسەڵاتی مزەیەف و ساختە دەپەرستی ئەی ئەوەنێتە کەسانێک دەپەرسی کە وەکو فیرعەون حکمڕانی بەسەردا دەکەن کۆمەڵگایەک خێری پێوەنێ ڕەخنە نەگرێ لە حکمڕانەکە حکمڕانێکیش خێری پێوەنێ کە ڕەخنێ خەڵک وەرنەگرێ خەڵکیش دەکوژێ و زوڵمیش دەکا و دەشخلێتەوە کەسیش نایبێت ئەوە نەبێت حکمڕانانی ئەم ڕۆژگارە بە هەوا و ئارزووی خۆیان لە پێی بەرژەوەندی تەسکی خۆیان حکم دەکەن بەسەر خەڵکدا خەڵکی وەکو مەڕ تەسلیم حکمڕانی ڕەشید ئەوەیە کە بێنێ دادگەری چەسپێنێرە لە وڵاتدا خێروبێرەکان بە یەک چاو تەماشا بکە و هاوڵاتیان بە یەک چاو تەماشا بکە بەڵام ئێستا لەو هەرێمە ئێمەدا وایە لە بەرنامەیەکی تری نوێنەری تۆ پێتان گەشتومەتە با بزانین خودی ئەحمەدی حاجی ڕەشید کە خەڵکی ئەم پارێزگایە